دەستان خۆش بێت ماندوو نەبن بەخێر بێن یاخوا بە هەر لە دەست پێکدا ئێوە بناسێنین ینی دوای سڵاو و سلام و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرانی ئەزیزی کوردستان 24 و تایبەت بەرنامەی پاشێف لەگەڵ ژوان هاتینەوە هیوادارین ڕەزا سووک بین ئەگەر پێم وایە ژوان زۆر ڕەزا سووکە نعم بيك خلاص بيك بە ڕەزا سووک مهوانت راح سفك بينات قديم ده قال جرا بيش كشكر برنامج دوات قلت راح سفك راح سووك وشيرين الله بربخو ما تحس كل بوشه ان شاء الله. السلام عليكم ورحمه الله وبركاته. پاشیوا دهه خود حس کتم ده شب دست بکین پاشیوا که هندی تو بجید تایبتم هر دقیقه اول حتی اخیری خود حس کت همین پاشیف تایبت بینه اول تایبت خود حس کت بابت ما و مهوانت ما هم بجید تایبتن ما دست بکیره و دیسا که هوای خوشه نعمت خودی افشوا بیچکی هوای که صارت بس جماعت بجلکت کردینه چه مسئله ئەو یاریە تایبەتە کوردەواریانەی کە لە ڕۆژەکانی دیکەش دەکرێت و لە ڕەمەزانانیش ینی دەکرێت دیوانەوانە گەرم و خۆشە و دوایش دەچین تەمەشا دەکەین با بزانین ئەوان چ دەکەن بێجا دەستی ڕاستێ هەرش باکووری کوردستانی وی دەنگێ تایبەت و وی دەنگێ هوسا نزانم حتی سبەی ئەس بەحەسکم ڕەنگە ئەس دەرحەق نەدەکەم ماما دەنگ خود بەحەس کرد مامۆستا سەیفوڵڵا هونەرمەند سپاس بۆ ئەو دیتنا چاوی جان دلێ گەرمە ئیدی بچەکی کالیە دەست پێ کردیە نه تەمەندرێ دەنگێ بەرێ نەمایە سپاس ماشڵڵا هەندی ببیرە هەموو هەر تۆ گەنجی ئەس ڕاستی بۆ من شانازیە لە کاناتێ کوردستان 24 و دوگەلوە دو خۆرتێن جوان و ڕەنگ خۆش بۆ من و دگەلوان عازفێ یەک ژیەکی تلی زێرینتر بۆ ما دوو جۆرە جێ فەخر و شانازیە مدەهەکە درێژە ئەم تەنەوە بینیم تایبەتیژیت وی بوواریدا و تایبەتیژیت هەیوا ڕەمەزانێدا یا دوێژی هینە بروکە میێوانێت مەرە هین خوددانێت ماڵژینە و گەل مامۆستا ڕوانی مامۆستا ئەحمەدی خوددا هەست کرد مامۆستایەکی دیژ ئەورەکەت گەل مامۆستا هونەرمەندێژە سەیفڵاتی ئەوژی حامدەژی زاخۆڵاتیت گەل وای سەر سەریمە مامۆستا حەمد بەخێر بێ وای سەر سەرێم وەڵام مش نیزانم مقول أوجي قلتها ما ديار أجدير هاد إنقلب خيرات خير دار طيبة من ديار خدي حسكت برنامج دير شباب طيبة ترليت روش بروش طيبة تردبي إن شاء الله برجع بابتي زياتر زورا وزورتر سرنز راشيشتر وكو جوان باسي كرت تنروش بو يعني بهوي كشو هوا ولبر أو خول بارينا وكشو هوا شي صار أما نما تواني لا يعني استوديو للدروا أو ميواناني كدين خەریکی ئامادەکردنی چێشتەوی پاشێو دەبن هەر کەسە و گروپی جیا گروپی شاخەوانیمان هەبوو وە گروپی کۆمەڵێک گەنج هەبوون خواردنیان ئامادە دەکرد ئەمانە قسەیەکت کرد گوتت چی؟ دێزی خۆ گەهیمەش دەر بە دیوانەوە خۆشە ئێمەش دەچین با بزانین خەریکی ئەو یاریانی کە دەیانکەنچین وە وردەکاری سەبارەت بەو یاریانە وە کۆمەڵێک پرسیاری دیکەیان لەگەڵ دەکەین بەشدار دەبین لەو مەجلیسێ ئەوانە با بزانین چییە؟ دەست پێ بکەین بەریان بچینەوە بابەتی ئاینیدا و گرنگترین بابەتە لە دەفمە بەرنامەی پاشیف مەبەستەمەژی خزمەتکردنەوە مەبەستەمای گەاندنە زانیارێکە ڕاست و درستە ژالیە مامۆستای تۆنیڤە بۆ هەمی بسڕمانە بتایبەتیژت هەیوا ڕەمەزانێدا مەشڤیدی مەوزوع گوت ها من گوتەتە باشە چه فەرقیتنەوە بەینە تەکیە و تەکیە و خانەقای شڤیدی هەفکارامە دالیێت بیر و درێژ بەحسە خانەقای کردمانە ئەف شەوە خودی حەز کردی من بەحسێ تەکیەکە تایبەت کرد نجا هەموو توژی بوو جەماعەتێ بەحەس کرد وەکو باسی کرد ژبان شەوی ڕابردوو لە ڕێگەی فیچەرێکەوە باسی تەریقەتی نەقشبەندی و خانەخامان کرد ئەمشۆ باس لە تەریقەتی قادری و تەکیە دەکەین ینی جگە لەوەی کە باس لە تەکی دەکەین و تەریقەتی قادری تەریقەتی نەقشبەندی بوو هەروەها باسی ئەو جیاوازێش دەکەین کە لە نێوان ئەو دوو تەریقەتەدا هەیە شێوازی پەرستش و پارانەوە لە خوددا لە نێوان خانەقا و تەکیدا چۆنە هاوکارمان دالیا ئەم فیچەرەی لە تەکی کاک ئەحمەدی شێخ لە سلێمانی ئەنجام داوە با بزانین وردەکاری چی هەیە لەنێو ئەو فیچەرەدا ئەمژی ببینیم خێرا دالیای با بچین لە فیچەری شەوی ڕابردوو لەسەر تەریقەتی نەقشبەندی هاوکارانم پرسیاری ئەوەیان بۆ دروست بوو جیاوازی نێوان خانەقا و تەکیە چییە؟ ئەمڕۆ جوابی ئەو پرسیارایەوە بزانین جیاوازیان لە ڕوا دینیەکەوە لە نێوان تەکیە و خانەقا چییە؟
تەکیا زیاتر لەلایەن ڕێبازی قادریەکانەوە بەکار هاتووە و هەروە خانەقاش زیاتر لەلایەن شوێنکەوتوانی ڕێبازی نەقشبەندیەوە بەکار هاتووە. تەکیە و خانەقا هیچ جیاوازیەکی نییە، هەر زیکری تیاکرێەوە بە تایبەت لە مزگەوتی گەورەی سلەیمانی هەردوو زیکرەکە هەیە، هەم نەقشبەندی هەم قادری. نەقشبەندیەکان یا لە خانەقا بە شێوەیەکی جیاواز ئەیکەن، جیاوازیەکەش ئەوەیە ئەوان دەف لێ نادەن یان بڵین دەنگ بەرز ناکەنەوە، هەچ کەسە بۆ ڕوحی خۆی بە بێدەنگی لا ئیلاهە ئیلەڵڵاکە. بەڵام قادریەکە جیاوازەکەی بەس ئەوەیە قادریەکە بە دەفەوە زیکری خواکە. تەکیە لە سەردەمی شێخ ئیسماعیلی ولیانی دروست بووە کە مەزارگەکەی لە ڕۆڤیەیە کە مامەی کاک ئەحمەدی شێخی ژەکە. تەکیە گرنگیەکی زۆری پێداوە ئەو کاتەوە، ئەو کاتە جێی تاعەت و زیکر و کۆبوونەوە و کۆڕ و هینی دەروێشان و زیکری خوا و لا ئیلاهە ئیلەڵڵا و تەسبیحات بووە. و هەر شێخ ئیسماعیلی ولیانی خۆی قوتبێک بووە لە قوتبەکانی دینی ئیسلام لە کوردستانە و مەزارگەکەشی هەر ماوە و ڕۆژانە و مانگانە و ساڵانە خەڵک بۆ زیارەتی ئەچێ بۆ ڕوڤیە لە ئاکرێ. قصیه فبصرت به عن جنوب وهم لا يشعرون وحرمنا عليهم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستا و دەست گەیشتووە بە ئەبوو بەکری سدیق و بە ئەسحابەکان و ئیتر بە شێخ و موریدەکان هاتووە هەتا لەسەر دەستی شێخەکانی تەریقەتی ئێستا شێخەکان تەریقەتی قادری و نەقشەبەندی. ئەنجا ئەوەی کە زیاتر وارد بێ دەروێشەکان هەڵگری ئەو تەریقەتەن و تەریقەتیش مەبەستی زکر و یادی خوایە، ئەجینا قورعان خوێندنە هەر زکر و یادی خوایە، نوێژکردنە هەر مەبەستەکە زکر و یادی خوایە، ڕۆژ و گرتنە مەسەلەکە هەر زکر و یادی خوایە. لە هەموو لایەکەوە ئینسان ئەگەر ئەم ئەرکانەی لە دینا بەجێ ئەیهێنێ مەسەلەکە هەمووی زکر و یادی خوایە. بەڵێ دووبارە سوپاس بۆ هاوکارمان دالیا بۆ ئامادەکردنی ئەم فیچەرانە کە هەموو شەوان خۆش دیا پرسیار دەفمە چی بێ بجا ئەبر بوو ماڕوون کرد کە چ جدۆیەت نەوبینەوە تەکیا خانەخا و ئەوەی کە طریقەتی نەقشبەندی بە ئەوی دوێنێ و ئەوەش طریقەتی قادری و جیاوازەکانیان لەو فیشەرەدا لەم ماوەیەدا خستە ڕوو. سوپاس بۆ هاوکارمان دالیا. ژبان پرسێکی دیکەمان هەیە کە ئێستا قسەی لەسەر دەکەین، ئەویش مەسلەی ژینگە پارێزی و پاک و خاوێنەی تا چەند لە ئیسلامدا گرنگی پێدراوە. ئەمەش بابەتێکە گرنجێکی زۆری خۆی بیژی بزەبت وەختەیە بی چونکە دوسێ ڕۆژێک بی کەشەوە تێک چوو نەخۆش بی و پیس بی ئەورکەکەم ژبلی و کەشەوە پیس بێت مرۆڤ چاوە ژینگەیە پارێزت جا خوددا هەستکەم ئاشەوە دەست یەک دنیا پرسیارە مۆزوعمان هەیە لەسەرەوە با بە خێراتنی مامۆستا بکەین و پرسیارەکانی ئارەستا بکەین. بەڕێز مامۆستا موعەیەد نەقشبەندی مامۆستای ئاینی
عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بما مستر يا أخوة بخير بي رمضان فيروز روزن ويش قبول يا ربي خدي عمري بدأ الصحة بدأت حتى دموعك هاي بين نوفي هاي بيروز دوبي بخير بما مستر شكر لك لقى رمضان تسوني الحمد لله خواتي خوش وتزوج خوش والحمد لله راسته ئەمە مسا پرسەکەمان لەسەر مەسلەی ژینگە پارێزی و پاک و خاوێنی بوو یعنی لە ئیسلامدا تاچەند گرنگی بەم بابەتە دراوە کە هەم ژینگە پارێز بین هەم خۆمان بە پاک و خاوێنی ڕابگرین. بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله أجمعين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان ليوم الدين في شيء بيروز بايلو خومان نوجش مسلمان دكين ببوني هاتني ماجي رمضان بيروج إن شاء الله خداي تعالى أو من قدكات بماي لێ بردون لێ خۆشببوونی گوناحکانمان پێشەچی دەمەوێت ئەو باسکەم زیاتر لە 2000 ئاەت لە قورئانی پیرۆزدا کە وەصفی کەون دەکات بەسی چیا و بیابان و دار و درەخت و ئاو و بەفر و ئاژەڵ و حیوانات و هەنگ و هەموو ئەو شتانەی کە ڕەبتە بە ژینگە و بە ژینگە كخداي تعالى أواني حم مسخر كرديا وإن كل شيء خلقناه بقدر همش بقدر خوي تعالى دايناوا إنساني خوي تعالى دايناوا لو باسواني أو همو شتاني كوا باس ما كرت كخداي تعالى لسورة بقدر دفرمت وإذ قال ربك الملائكة إني جاعل في الأرض خليفة كجيني شيني خداي تعالى لسروي زمين لۆی ئەو ئاردە و ئەو دار و درەخت و ئەو هەموو شتانە بەکاربێنی لە ژیان و حیاتی خۆیدا بپارێزی کەوا ئێمە پاسەوانی ئەو هەموو دام و دەستگایانەی کەوە لە خۆی تەعالی لۆمەی دایناوە ئەو کە لە حیوان بی لە دار و درەخت بی لە دار و چیا و ئەوانە بیت ئەگەر ئێمە تەماشای قورئانی پیرۆز بکەین لە ئاەتەکان ژینگە لە چ پێکاتوە لە سێ بەش پێکاتوە ئاوە هەوایە خاکە لەو سێشتە پێکاتوە ئەو شتانی کە لەناو ئەوەی هەیە ئاوە هەوایە خاکە خۆی تەعالە لە چەندین ئاەتە باسی ئاو دەکات وجعلنا من الماء كل شيء حي وانزلنا من السماء ماء ئاو مەناتە خۆیە بە چەند ئاەت خدای تەعالە باسی ئەرز دەکات نبي أرض سندر هاتي القرآن بيروز ده منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى بس هوا دكا دخان يجي من دخان كا أو هوا باز دكات كوابو أجر زاني من جيجا بيكات لا أو هوا وخاك وإيمش باسواني لو أو هوا وخاك ده بإيما باريزري أو شانبكي باريزري أو هوا داومان لێکراوە کە پارێزەر بین طبعا بداياها نالم بسطها بابلين نالم بدايا بسطها حديث بمختلف الروايات لصحابي بيغمبر صلى الله عليه وسلم كباسي أو دكات يقلوان بابلين بيغمبر صلى الله عليه وسلم دفرمت ايوه اگر آوي أو ما راكد من أو آوان راوستاوانا ايوه لناوي دب بولي مكان ميزدي دا مكان ئەو حەدیسەکە پێغەمبەر پێش 1400 قسوور ساڵ پێگوتیە بەڵام ئێستا ئەوانەی کەوا میزێک لە ناو ئاوێکی گۆماوێک دەکەن ئەوانی کە دەستنەوە نەمەڵەوانی تێ دەکەن تووشی نەخۆشیش بەلهاری زیادە بن پێغەمبەر صلی الله علیه وسلم نهی کردیە لەو ئاودە و جۆرە ئاوانی ئینسان بکات و هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیسێکی تردا طبعا حەدیسەکە زۆر دوور درێژ بەس قەسدە ملخص حەدیسەکە باز بکەم بەنسبەت دار المثمر أو داراني كوا بري هي أو داراني كسيبريان هي يا صلى الله عليه وسلم فرمي إيه ولا سير دامن شو بيسال لبني مكان أو حديث بيغمبر صلى الله عليه وسلم وبدأ حديث بيغمبر صلى الله عليه وسلم درباري جينجو أو باراستن زور مهمة ما بس ما باراستن جينجه يعني باقج راگرتن جينجه يعني باقجيه بجاش باراستن جينجه بجام بين سر باراستن باقجيا مروفي بخو جستي وك باقجيا مروفي نو كفرزه بو هر نويجه كي داس نويجه من داس نويش مروفي هبت بله اگر هو صابت هر داس نوي يعني هر نويجه كي داس نويجه هبت بين جرا مروف خود شد يعني ما بس تو فرض كرنا داس نويج هالگرتن ما بس خاوين كردنا وي جستي يعني شتي چي ديكه هي لگر اوش
هەر کەسێک کە خۆی جەستەی خۆی خاوێن نەکە خۆی خاوێن ڕانەگرین گوناحبارە لە ڕووی ئاینیەوە مەسەن چ گوناحێکی لەسەرە خوي تعالى فرمي وثيابك فطهر وإن كنتم جنبا فطهروه وإن كنتم جنبا فطهروه وثيابك فطهر زول بركي خد خامن راقرا يا محمد بما دلي أجر إيوا جنوب معناه غسل تاني سربو برون غسل دربين أزبرون دروا استا علماء كان لو دفرن فطهروا أو زورن دروا دلكاتي إنسان كزماع دكات خدايت عما ديك در دكات قلبكي دمري معناه قوتي ناميني أو مادة أو بيستي هم قبات كماماسات معناه چونە جوورەوەی هەوا و بابلین ئۆکسیزی لۆ ناو پیستی بەڵام کاتێککە خۆی دەشوە غوسل لە خۆ دەردەینی نیسان ئەو نەشتاڵی تۆ سەر قەلبی خۆی بەڵام پێخوای تەعالە فەرمێت ئەگەر ئێوە جونوب بوون خۆتان بشۆن وثيابك فطهر سەحابەی کاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕدێن سمێلی تێکەڵ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە بۆچی وهارت لێ کردووە خوای تەعالە إن الله جميل يحب الجمال إشارة بيكر دريت سو خوي تاكرد هات فرمي ئێستا تەماشا بکە کابرایەک هات خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دیزاشەکەی پیس بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەت پێکرد گوتی ئایا ئەتۆ ئاوتان نییە لە ماڵەوە عن لە شوێنی خۆتان کە خۆتان پێخاوین کەنەوە کاو ئیسلام لەگە پاکژ و خاوێنیە نەظافەت لەبەرەوە هەیتمان النظافة من الإيمان أجر حديثك يا راويك بمختلف الروايات النظافة من الإيمان لإيمانه إنسان كأم زورة خاوينو باقي زور مهولي إنسان و أو قصة زنابت بيمان دلت كدسنيجي إما دشوين بيغمس الله عليه وسلم دفرمت آيكك ربارك لبيجمالي بروات روجانا بينزار خوي بشوا آيت بيسال سقل بدمينت قلت نخير يا رسول الله فرمي أو رباره همو جناحكان خاوين دكاتوا أولا ناحية إيمان دينكي بلام لهمان كاتا أو دس نيجا كفرزة لسرمان هيز نيجا ببيه دس نيجا ناكريت دمتاو دس مانا ولقا لاقمانا كأو عزوي كزور معرضة لو بيساي دمتاو مانا دس مانا لاقمانا بلى أدوار الرجان بينزار أوانا بشو دسن مهمة مهمة لبر بيغمبر صلى الله عليه وسلم دفرميت بيغمبر صلى الله عليه وسلم دفرميت الوضوء قبل الأكل وبعده يعني الوضوء دزنيش شون بيش ناني بخون وباش ناني بخون خزيسية دزنيش شون دستان بشون أو دستاتو كلو قورتين عضو لوي ميكروب بقواستولون لبلش إنسان زعما مستا يعني با استأوي كباسط كرت هم لجر روشناي ولا روانجي هم آياته هم لا روانجي حديث الشريف يعني أوي كباسط كرت ك چۆن داوا کراوەلەوەی کە ئینسان مسلمانان خۆیان پاگرا بگرن تەنانەت لە فقهی ئیسلامیدا بابێکێ بەناوی الطهارة يعني گرنگی تەواوی بدايتي فقه بداية باي طهارة باب الطهارة جا ئێستا ینی با بڵێن ئەگە فراوانتری بکەین باسەکە خەڵکانێک هەیە بابن ژینگە پارێزن ئەرچی پاکردنەوەی ژینگەیان لە ئەستۆیە ئەم کەسانە لە ڕووی حکمی دینی ئیسلامەوە ینی ئەجر و پاداشتیان هەیە و چۆن باس دەکرێت هەر لەژێر ڕۆشنایی آيات حديث الشريفة بله بالنسبة جينجوا إما ما بزايم 450 أغلب نميان 420 ريخراوي جينجا مان هاي لكردستان 420 450 أغلب غلط دبي كمنيا لو همو بلو باراسيني جينجا أواني ككارج دكان لو خدمتي إنسانة لو إنسانة بصحتي تشاكو بجياني تشاكو بخاوينيو بباقجي بجي لبر أوي تماشاك دولتان هەموو دەولەتەکانی ئەوروپی ئەمریکای تەماشاکە لۆ زیاتر ئەو پارێکە سرف دەکەن لە ژینگە سرف دەکەن ڕاستە تەلەوثیان زۆرە تەلەوثی بیئەیان هەیە تەلەوثی بەڵێ مەوادی کیمیاویان هەیە ئی نەفتە و ئی ئەو معاملی نەوەوی ئەوانەیە بەڵام لە هەمان کاتیشدا زۆر ئیحتیمام پێ دەکەن چکە لۆ ئەو دەبێتە هۆی سەبەبی لە ناوبردنی ئینسان لەبەر زۆر ئیحتیمام بە ژینگە دەنەوە ئیحتیمام بە دار و کەواتە ئەجریان چیە ئەوانەی کە ژینگە پاک ڕادەگرن ئەجر پاداشن هەر ڕاست ڕاتبیان هەیە بەڵام زۆر ڕێکخراوە بەڕاتی بژ ناکە بەڵام لەو خزمەتی ئینسانیەتە دەبەن ئەجر و پاداشی زۆرە لە خودای ڕەب العالەمین ئەو کەسانەی کەوا ئیش دەکە خاص ئەو ڕێکخراوانە کە زۆر زۆر مهمە باشە کەواتە بە پێچەوانەوە کەسێکە کە ژینگە پاک ڕناگرێت بۆ نمونە من لە ئۆتۆمبیلەکەم دەڕۆم و پاشماوەی شتێکم پێ و لە جامەکە فڕی دەمە دەرێ
لە بەرامبەردا من سزام گوناحبارە گوناحبارە وەڵڵە گوناحبارە ئەو کەسەی ئەو جۆرە کردەوانە دەکات خاستن ئەمە لە شاری خۆمان دەبینین خەڵکانێک هەیە بەڕاستی خزمەتی ئەو لە دین تێنەگەیشتە کە لە دین تێنەگەیشت خزمەتی دینەکەش ناکە و خزمەتی دەوروبەرەکەی خۆی و شارەکەی خۆشی ناکات شارەکەی خۆی ناکات بەڵام کاتێک کابراایە کە دەستە سەفرە ئەمان ثقافەتی وعیمان نیە وعی ثقافتمان نیە بەکە احترامە ثقافەتی ئەوەمان نییە برادەر هەیە دەلێ کە ئەمە لە دەوڵەتەکانی ئەوروپی کە دەچینە شوێنی سەیرانگایەکان هەمومان هەر کەسە دەبین ئەلاگەش پێدەستیدایە خواردنەکەی خۆی پاش ئەوی خواردی لە ناو علاکەی دادێن دێنە ناو دوو قسارەکەی دادێنی دەباتە دەرەوە لێ بەجێ ناهێلی بەڵام ئێمە ئەو لالۆنە نانەکەی دەخوا و بەجێ دێری دەلێ با حیوان بخوا حیوان چ دێ ئەو حیوانە ئەو لالۆنەی دەخوا ئایا دەزانی 450 ساڵمان دەوێت و تاوانەوەی ئەو لالۆنە لە خاک 450 ساڵ لەبەرەوە ئێستا تەماشاکە لە ئەوروپا لالۆن بەکار ناهێنی زۆربەی زۆری کاغزە تەماشا بکە تەماشاکە لە فلیمەکان لە بەرنامجەکانی تەماشاکە کە دەچێت سواقان کاغزت دەداتێ چیسەی کاغز دەدەن لۆ 450 ساڵەتە ئەو لایلۆنە دەتاوێتەوە ئایا دەزانێت نەبوونی وعیە خەتای چێ ینی تاک خەتای خۆیەتی یاخود برە بەوە نەدراوەکە ئەمە زیاتر وعی بڵاو بکرێتەوە وعی تەوعیە ژینگە لەوانەیە من ئەگە بڵێم پاش نوهاتەکان ئەگە شتە هاتبیتە ناو کومەڵگەوەنیە ئەو بەرەکەتمان بە ژینگە و بە دار و درۆخت و ئەو شانە درابی پێشتە ئەو وعیە نەبوون ناو ئێمە پاش ئەوەی ئەو تەکنۆلۆژیا و ئەو سەتەلایت و ئەو تەلەڤیزیۆناتانە پەیدا بوو عالەم وعیەکەی پەیدا بووە لەبەر ئەوە زۆر مهمە ئینسان کە دەستە شوێنێک جێگایەکەی خۆی خاوێن بکاتەوە دابنیشی ئەو لە ثەقافە دەمێنێتەوە بەڵام بەداخەوە لەوانێ لە تەلەڤیزیۆنەکان ئەوەندە کەناڵەکان پێشان دەکابرە کە دەستە سەفرێکە شوێنێک کە چ ئەو ژیگە پیس دەکات ئەوەی دنیا ئەوەی ئیمنە ئەوەی هەمومانە کە ئەمە ڕۆیشتم جەنابەت دێتە جێگای من کات لە شوێنێکی خاوێن دابنیشی کا لە شوێنێک دابنیشی کە هەموو پیسایی بیت لەوێن دەبیێنێتەوە مامۆستا بەشی ئەوە بەشی مۆزنەوە ژینگە هەیە مەسەلەن زێدە هین سەرڕاوەستان ئەگەر مرۆڤ پاقژیا خو دەست پێ نەکرد ژینگە بۆ مرۆڤینەوە گرنگە مەسەلەن بوون و منەت ئیسلامێدا چەند جێهاتینە فەرز هاتیەکردن کو دوێت مرۆڤ خۆ بشوت یانجی حتا پاقژیا دەو دەدانێت خۆ چونکە حتا ڕەمەزانە پیرۆزات بێژێت وەلەو ئەگەر بهنا دەوێ مرۆڤێ ڕۆژیگر یا نەخۆش بێت بەس دەف خودی تەعالا ئەجر و پاداش تێوێ یانجی مەرتەبەکە گەلەکە باشەیە ئەس بەحسا سەرشیشتنێ بکەم و ئەگەر کەسێک شولکەر بێت مثلا بووی هەیە بخۆ بکتە حیجەت یعنی مثلا بهێناکە نزانم خۆ هێژێ بێت یانجی بهێنەکە نەخۆشێ بێت حیجەتا شولێ خۆ ئەو نەشێت گەلە خۆ بشوت یانجی حتا تایبەتیژی سەردەمیدا گەلە جاران بینین ئاف گێمە ئەم چاوە یعنی هەم ئاوێژی پارێزین هەم پاقژیا خۆشی پارێزین ئەگەر قەزی تۆ مانەی عملەیە ئیش دەکا ئەمەلەیە ئیش دەکا دەڵێ کاکە ئەمن پیس دەبم خۆ هەموو ڕۆژێک ناکرێ هەموو جلکم بشوم و خۆم بشوم و نازام هەموو ڕۆژێک پێویستە چ کاتێک پێویستە خۆمان بشوین مەسەلەن ئەوەی دیارە تازە باسی تەهارەت کرد مەسەلەن ئەوەی جەنابەتەکە نەمینێ چ شوێنی خۆشتن شش زۆر مهمە ئینسان کە بۆنی پیس بوو یا بۆنیی ناخۆش بوو دەوروبەرکەش پێ ناخۆش دەبی کابرا بۆنی لێدێ پێ ناخۆش دەبی لەبەرەوە پێویستە خۆی بشوە پێویستیان فەرز کراوە لە هەندێک وڵات و فەرمودەکە ئەوە دەبینێتەوە سەر ئەگەر ئەزیێتدانی خەڵک بی دەبی فەرز بێ خۆی بشوە ئەگەر ئەو بۆنە بووە هۆی ئەزیێتدانی دەوروبەری تەنیشتی وەکو بابلین بۆنیش پیسی لێبێ ئەو فەرزە بچی خۆی بشوە ئەو دەبێتە ناو جاماعەتەکە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کابرای گوت بڕۆ خۆت خاوێنکەوە ئەو جۆرە ناو مزگەوت بڕۆ جلکت بشو ئەو جۆرە ناو مزگەوتەکە دابنیشە ئەوە زۆر مهمە ئەوە نازانم بە تاوی نازانم هەیە دەڵێ بەشەکی زۆر لە مسلمانان دەچن تووشی ئاگری جانویان دەچنە جانم بۆ لە کاتی دەستنوێژی مەسەلەن میستن وەکو باس کرد حاشا و مەزەلسە باش خۆیان خاوێن ناکەنەوە ڕاستەوە ئەوە بە تاوی نازانم بەێ ئەوە حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم بە قەبرستانێک داچوو فەرمووی إنهم يعذباني وما يعذبون إلا في كبيرة ئەوانە ئەزێت دەخۆن ئێستا ناو قەبرەکەی خۆیان لەبەر یەکەمیان کان لا يستبر من البول خۆی لە پاشەمیز خۆی خاوێن نەدەکردەوە خۆی جوان خاوێن نەدەکردەوە ئینسان کە دانیش تارەتی کرد دەبی زۆر بە ئیسراحەت خۆی خاوێن کاتەوە چکەلو ئەتوکە هەستایەوە خۆت جوان خاوێن نەکردبەوە هەموو لەشت بێ نوێژە
من ئەگە نوێژەکە شت کرد نوێژەکەت بەتاڵ دەبی چکۆلوەک یەک لە شەرتی نوێژ دەبی هەنجر کرد خاوێن بی لە شت خاوێن بی دەستێشت خاوێن بی ئەو شوێنەی نوێژ دەکەی خاوێن بی ئەو نوێژەکەت لێ قبول دەبی ئەو لەبەر ئەو کان لا يستبر من البول زۆر کەبیرەش نییە وەنیا کەبیرەش نیی شەکە بەڵام خۆ خاوێنکردنەوە فەرزە خاسە لە کاتی استمرار من البول لەسەر خائیت معنەیەکە دەستە ژێنی WC بەنسبەت بەڕێزت کە بەحسی ئاوت کرد بەکارهێنانی یەکەکەی دەچی خۆی دەشوە زانم نیو ساعت لە حمامی ئاو چی زۆر ئەویان زۆر مهمە خۆمان خاوێنکەینەوە ئەوە زۆر میم ئەمن زۆر بەنام لەسەر ئەو مەوزوعی کردیا لەسەر جینگە و ئاو کە زۆر مهمە بەس دەبی بە سەریعی شتێکت پێ بڵێم تاتایەکە لە کنمە ئەم لێرە دەورەی کراوە لە مامەسایەکانی ئاینی منظەمێکی سویدی بوو باسی بەکارهێنانی ئاوی دەکرد کەمترین فرد کە بەکاربیێنی ئاو دانیمارچی بوو سویدی بوو ئەو دێتە خواری گەورەترین فرد کە ئاو بەکاربیێنی کوردستان بوو نەفەردەکە من ئاوی زۆر بەکاردێنین ئەمە لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی سعدی کوڕی بە وەقاص دەچنێژە شووە ئاوی بەکاردێنی فەرمووی لۆ ئەوەندە ئاوی بەکاردێنی سعد فەرمووی أفي الماء صرف يا رسول الله أفي الماء صرف يا رسول الله وآوى پیغمبر صلى الله عليه وسلم فرمي وإن كنت على نهر جاري أقل لسر بارج بي نابي زيادة روي كده يعني قلنا أحبار أو زيادة مثلا حتى لو بخوششتن سيارة ششتنا مال ششتنا حوشي قلنا أحبار ده بي حتى اللي نجم من دليم قلنا أحبار أترجب ده من باب لي مثلا واجب يكزام ده متساعي خوم شو لدسنيش سيزار سنته بلم دزار بآي بده متساعي خوم داكم قلنا أحبار ده بم دسنيش لو دسنيش دشم لو نيش دسم یەک جار واجبە دەست خۆم تەرکەم بە جوانی 3000 سنەتە بلم 10 بەدە موچاوی خۆم داکەم 10 واسوە سەبا بڵین بە دەستی خۆم داکەم ئەوە جائز نییە خوا بەس لەسەر ئەو قسەی ڕاستم دەموچاوی یەک جار واجبە واجبە یەک جار 3000 سنەتە پاش ئەو بکەیت 10 والله ئەمن دەستنێژ دەشم 10 جائز نییە وإن كنت على ماء جاري ئەگەر لەسەر ڕووبارش دابی یا سعد بەکار نەهێنی ئێمە کورد ئەو ئاوەی خودای تەعالە دایتە ئێمە لە کوردستان ئاوی شیرینە پاکژگەرەوەیە پاکژە باوەڕکە لە هیچ دەوڵەتێک ئەو ئاوە نییە ها ئەو ئێمە دیتە بم نییە هەموو ئاو بە پارە دەکڕێ ئەمە بەلوعی دەکەینەوە مالی احتراماتی تانچەکانمان هەتا سبێنە ئاوی لێ دەتە خوارێ بە 750 دیناری دلی نایە شێرە چ تێبیێخی زۆر جار جادەی پێدەشۆن ینی جادە قیر ڕەشە ینی وان دەدەشوە هەتا بەردی قیڕەکەی هاتە دەرێ بەڵێ باوەڕ دەکەی ئەو سعودیە قێرسپی بکاتەوە ئەمە کە چوویمە ئەو مەکەیە باوەڕ دەکەی هەموو فندقەکانیان ئەی بۆ چاوی خۆم دیت بم شەوێ سەعات 2 بە تەنکەر ئاوی لۆدی بەلوعیانیە ئاوی خاوێن لۆبی ئەو ئاواش ناوی بخۆیەوە ئاوی دەبی بەوتڵی بکڕی بەڵام ئێمە ئاوی بەکاردێنین ئاوی بەکاردێنین هەموو سعودیە بگەڕێی بەلوعاچی بکەمەوە بڵێ دەبچوان بشۆم نییە ئای خاوین ئەو ئێمە دەخۆینەوە ئەو ئاوی ئێستا دێ هەتە باوەڕ کە لە ئای مقەتەرش باشترە ئەو ئاوی دەخۆینەوە ئاوی بەلوعەکەمان ئیفراز و بیرەکەمان زۆر لە ئای مقەتەرەکەش باشترە ئەوە تە تەحلیلاتیان هەموو کردیە ئەوە کەواتە شکرانە بژێری دەوێ و بەڵام ئەمە بەکاری ئەم ژینگە پارێزی لەبەر خۆی دەتعالە إنه لا يحب المسرفين كلوا واشربوا ولا تسرفوا بخونوا إسراف مكان قويت على بياي مسرف كاري خوش ناوي لبروي حال من واخراب دبي ايست الشر برايم ايست الشر توبتارين معايا ايست بويت الشر نفتش معايا ما ويش تر او عقب عمر ما با تبتشري او خاصه لكردستان وعراق وانا تبتشري او معنى لسه او عالم بشرتي او شيرين ووان لسر بحرنا او سوره وينا خونوا كرتو كرمانجي اخفنا ما مستيا دياره يي صرفي آوی داب کت آف چون که ما که وجعلنا من الماء كل شيء حي ما مش آوی دست بید کن چه خوش شیشتنه سیاره شیشتنه چه زانم هر الافراط پیدا قلنا هباره هر کسی که افراط پیدا وای خودش فرازی بود ما مستم گله خوش زور سپاس ما مستم خدا پاداش داتەوە دوباره رمضان پیروز سلامت لك ممنون سلامت خودش فرازی دهرم بغدا دەڵێ لا بيري بمينا بس بجا شباني كتال برضه با بچینە لای شیڤان ئەو ڕۆژە زۆر خۆش بوو لە شوێنێک بوو باگل لە بەدەهن و
شتێنگە سەر دیجل سەر باگلە بدهن هەبوو بەڵام ینی جیاواز بوو بەس نەبدرێتە تێدا کرابوو نازانم نەبدرێتەوە. نان بوو لە ناو ڕوونی و پاقلێ پێدا کرابوو ئەنواشت تێدا دەکرا ئەفشەوەیش خۆر دکتۆریش نەگیرە. لێرە بوو دکتۆر گوتیەوە چیەوە چه بەختێ خودێ بەختێ خودێ مەعینەوی مەعیدەی بدەن باگلە بدوم پۆشی بێت خۆ ئێستا لە شوێنێکی دیکەیە لە شوێنێکی سەقافیە لە شەقامی ئەلموتەنەبی کە شەقامێکە زۆربەی نووسەر و ڕۆژنامە نووسان و هونەرمەندان و ئەدیب و وە خەڵکی ئاسایی دیکەش کە چۆلێ هەیە چای خۆنە متەنەبی قاوەیە و کتێب و کۆمەڵک شتی دیکە با بزانین شیوان سڵاوت لێبێت لە شەقامی ئەلموتەنەبی چ باسە بەڵێ هەندرێن ژوان سڵاو لە ئێوەش دیارەوە دڵتان لێ ئەو بەگلە بدهنار ماوە یعنی دڵنیا بن داواتانەکەم ڕۆژەکە دەتانێنم بۆ وەختا بۆی چاوەڕێین کە بەڕاستی بەتان بوو دواتر کە تاقیمان کردەوە بەڵێ هەندرێن ئێسێمە لە شەقامی متەنەبین کە بە شادەماری ڕۆشنبیری عراق ناسراوە ئەم شەقامە ینی زۆربەی کات تەنها ڕۆژانی هەینی کراوەتەوە بە تایبەت بەیانێنی هەینی کە خەڵکێکی زۆر لە شار و شارۆچکەکانی عراقەوە ڕۆی تێکەن و تەنانەت لە هەرێمی کوردستانیشەوە بەڵام بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بینین حکوومەتی خۆجەیی بەغدا بڕیارێندا کە بە شەوانی ڕەمەزانیش بکەنەوە چکە بەڕاستی بابەتکەیەوە لەسەر ژینگەیە ینی کەشوهای بەغدا لە چەند ڕۆژی ڕابردووە بە ئێمڕۆشەوە بە ئێساشەوە ینی کەشوهایەکی ناهەمواری هەیە بۆ پێی کە خۆڵبارانە ینی بەرەو هاوی نەچین و کەشەکەی گەرم بووە لەگەڵەوەشە ینی ڕەمەزانە بۆیە خەڵک بێتاقەتن و هاوکات هەوڵەدەم بۆ ئەوەی کە کاتێکی خۆشتر بەسەربەرن بە شەوان دێنە دەرەوە منەگەر عەبدوڵڵا کار بێ ئێسێمە لە متەنەبین قەرەباڵغەیەکی زۆری پێوە دیارەوە بە تایبەت ینی لە دوومانگی ڕابردووە شەقامی متەنەبی نۆژەن کراوەتەوە وەکو خۆیان ئەڵێن بە حلەیەکی تایبەتەوە گەڕاوەتەوە ئەمە وای کردووە کە خەڵک زیاتر ڕۆ لە متەنەبی بکەن واوکات لەگەڵەوە شاکەشوایەکی ئارامی بۆ دابین کراوە چکە ڕێوشێنی ئەمین زۆر تۆند لێرە گیراوەتە بەر و گەنجان و چین و کێشە جیاوازەکان دێنە سەر ڕۆخی دجلا دێنە نزیکی پەیکەری متەنەبی ڕسم لەگەڵ پەیکەرەکەی متەنەبیە ئەگرن و هاوکات لەگەڵەوەشە ینی لێرە ئەوەی کە بە عەربی پێڵەن عەبارە و بە کوردیش پێڵەن قەیغان و بەلەم و ئاو شتانی تایە کە خەڵک سەرەکەون و بەنێو ڕووباری دجلەیە دەگەڕێن کە کەشوایەکی جوانی هەیە بە تایبەت ئێساوە قەیغانەکە ئێستا گەڕاوەوە کە چەندین خێزانی لەگە خۆیان هەڵگرت بوو لە نێو ڕووباری دجلەیە کەشوایەکی جوانیان دروست کرد بوو هەڵپەرچێ و گۆرانی و ئاو بەزمیان خۆیان دروست کرد بوو بۆی کە بتوانن ئەو کەشە تااقەت پرۆکێری کە لە بەغدا هەیە ینی بە شێوکی خۆشتر بەڕێبەرن من هەوڵەدەم خەڵک بدوێنم گەنجان لێرن چین و توێژە جیاوازەکان لێرن مرحبا بك صديقي بشكل عام احكي عن الاجواء الرمضانيه خاصه احنا شارع متنبي والله اجواء تخبل وما تنمل من يمها نعم اي يعني وحلوه وين يعني واحد يضوج يجي هنا اي هنا يجي احكي لي على شو اسمه على التفاصيل هاي الاجواء اللي احنا موجودين خاصه والله حلوه ونستنا هاي الاجواء يعني هاي الاجواء يعني نضوج وين نروح لازم نجي هنا يعني لازم يعني سمعت انت صوتك حلو ايه تريد تغني لنا تفضل ايه لا 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 بعيوني شفي شي صبر العيون ولا غر قلبي دمي ما دام تمشون ولك ولف لو شخص ثاني يجي وياخذ مكاني وقبال ضحكتك مو قبال ليش اسال بعش اللي بسوالي ترى اللي يحفر ورانا يدور على الصيت ترى اللي يحفر ورانا يدور على الصيت واحنا الصيت نفسه يدور علينا ما ناديم عليك ولا على الصار ولك نادم على القلب ما عرف يختار جبت بيدي عذابي وخسرت اول شبابي خسارة يضيع عمره ورد خالي ليش اسأل بعد شل بسوالي سلامتكم حبيبي شكرا صوتك حلو حبيبي دقيقة خوش يا ابو جبان من ساقر شقامي متنبي بشان بين
یعنی بینین نۆژان کراوەتەوە بەهۆی ئەو نۆژانکردنەوەشەوە خەڵکێکی زۆر ڕۆی کردووە لە شەقامی متەنەبی کە شۆیەکی جوانی هەیە ئەمە بازاریش کتێفرۆشانە لە بەغدا بۆیە ئەبینین ینی خەڵک ئەگەر هەر نەبێ سەربارەوەی کە ینی دوکانی کتێفرۆشەکان داخراون بەڵام خەڵک بەهۆی ئەوەی کە دێن جەلسی تەسووریانێ لێرە فۆتۆگرن چکە کەشواکەی کەشوایەکی جوانەوە ئەوکات دیمەنێکی جوانی ئەمە دروست کردووە دیارە ئەمە بۆ بەسەربردی کاتێکی خۆشە لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزە و ئەوکات خەڵکێکی زۆریش ڕۆی کردوێتە ئێرە بەڵێ شیوان دەستەکانت خۆش بێت سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت کەشەوەیەکی خۆشە لە دەستپێکی ئەم لایڤەدا گوتی داوەتان دەکەم بۆ باگ لە بدەهنەکە دەچین بەس وڵی ئەمن ئەو باگ لە بدەهنە ناخۆم من ناخۆری جا بەشتشکە دەخۆم نینە بەس بۆ یەکوتی باگل لە دوێن دەخۆم بدون دهن یاڵا کەشەوەش دەرەوەی خوشە هێدی یاری دەست پێکردن کەرەمستانی چ کولاڤانی نزان نەنا بەس هەموو دەبێژنە خوددا هەست نەنە بەس دەبێژم و حەڵ و مەسەلاڤەنە کەشەوە سامونێت گەرمونەرێن مێلوێرێ پۆشی بە حوازر لیسیان خۆشە مەدرسەکە خۆشم هەر زۆر يعني زاني چه بلا ياري هبت بس فيديو زيدش حدينا ما كردواري ده بجين همي تشبخي خيجي معنا هاي رمضانية وخير وخيرات بلا مثلا هوالن دوستن برادرن خزمن وصبي وكون بن ساعتها كنيف ساعتها وبشتينجي خير وخيرات بلا بكن بجام جينو كابتشينا داف ما مستسيف والله خد اخواتي ام قال ما ان داف ما مصيب بابا تجرينج بي يعني باقجي وجينجا بابا تاكي جرينج بس جانو كاب بدنجوي خوش جینگه پاکشتر بکن. پیچکی وسترانه امنها بیشن او تدا دارو بارو چیا زوزان جهنم. نعمت خودی. ما بالضبط سر بابته. سترانه کاری پیک وجیانه. کردی ترکی جینگه هم جینگه و هم پیک وجیان. نعمته. كواتا ما جوير راد ديرين يا الله. Allah
سبا آخر و وره ای بخیر بیاوا وی دستت و خوش و دنگت هر بمینت ماما سپاس بو سلاو و رز بو همی وی وره عشق محمد بینرین کردستان 24 هرمجی تایبت سلاو هم تکارم شینه نه وها بو تاخا نه بو شخصا سلاو و رز خودشینم بو دیرلوکه الله گشتی اکبر بو دهوکه تایبت بو تناهی دلی خوی گر و چند سال بجم تلدهو که جیف چند سال که از بو مزاوی الله دهوکی فخر شانازی سپاس بو چوا بیتش کردستان همیه دوک اختیار که تو بیا زاوای دوک یا خلک دوک کاری دڵە کاکە ئەوە کاری دڵە دەخل مەکە بو من فخر و شانازی راستی اف 40 ساله از کار هنری دکم ماشاءالله دورا 25 ساله دا تنیم سترانی آینی کردی دست پیک من دست پیکر بشترا هر باجارا کی مثلا خدمت کر راستی مثلا ما اوان سترانی کردی و آینی بونجی جاردی از 20 سالی محکوم جیام هر باجار حتی هاتن بیدا در بس میگم بر همین اما با من شانازی از ناستران ده بهتر راستی من خدای رخ نتو و نشتمانی از ده بهتر هر دو نعمت یعنی نعمت هر تشتکی باش ام بیجن آینیه هر تشتکی باش تو بکی با خدمتا مروفا و مروفاهیه او اسلامیه او دینیه اولیه نعمت اینم جد کنم ان شاء الله همین خیر خدمت دکن حتی عمر ما سالا چند بی مولود شریف رکورد کرد انزون گله کفنا نه خود 2007 مولود باکور سه مولود حد بس برتا کرد حمد به حد حمد به حد بو خدای عالمین و خدای دای مدینه مبین امکرنا امتا خیر البشر تابعی و مقتدای نامور حمد به حد بو خدای عالمین این سه مولود بنابودنگ هبون من هر سجی راستی بچک بیسر و برد هاتا خواندن ماموستا من وزنك دقل رتمه بنجاها موسيقى من حميتش دام بيش چاوي خو قال مشيخ ملا بچكي تي اوكن يعني توش تين مرد يوم حميتش دام بيش چاوي خو براستي يجي سركفت يعني ايرو حميتش لغوراي قاعده موسيقى تين قال جون دركتي ويدا استدخل او برهم صهر مينن بجان بچكي ديسا سرود دیر که بچینه تندرستیه و تندرستیه گوه میشکی مروی مرتاحیه جب بچینه تندرستیه جسته همیه جسته جوان شتک هي يعني هولاتيان للرمضان ده كبرجوها لبازار دقري يعني نفسي او زين نكتيك لسرو لابو بجرمو برادرك يعني دور لو مجلس ولا بنراني عزيز ها هندك او نعله كلا بيدك رنجي برتقالي شي 2012 لا صار نوتوشي نسربو ام 2015 دا تماحيت بو او نعله يعني لبري الرنجي زمان برتقالي برتقالي كبرجوا رنجي او رنجا يعني رنجا ورنجانا او شتانا جاري واشتك ديو بكري ايشي بينيا حزينيا بس نفسي دتيتا هر هموشتك اما تزاي مسألة خواردن زور جاري واش دكري او روج الدكتور باسكر يعني كابري كان شش شربت دكري كابري نعلو كرن هر مسألة والله نازم بس هر مسألة او كرنجي شهية دكاتو او بس خوزقنا على نبه شتشي خدش ترى برقي تندرستي مان هي دكتور هلويست ديسان باسي اما دكات يعني وهولات يعني كلا رمضان دابو هي برسيتي وتونيتيان هزم بو كرني خوار نوزور هاشتي ديكه هي لبرقي تندرستي دكتور هلويست جمال باس لكونترول كرني خوت نفسيتي خوت كاتي كدتوي خواردنو بكري وبفيرونا دانيان بيكوبا جو بكرين بزانين نحن كتب ارتشوف بكري بنفيس ليست اخو بلا خانم بوتا بنفيست كيلو اكا بيفازا كيلو اكي زور زارو دشي كري نايخوا بس هو حزين انا ما باشترين حلب خدي خش ليستك يلا دابتشين ببيني يلا دابتشين ببيني بوبلا
لە سەردەمی فەرمانڕەوایەتی عوسمانیەکاندا پیاوێکە بێ ناوی کە چێژیزادە خێرەدینە بێ. ئەم پیاوە زۆر باش دەتوانێت کۆنتترۆلی خۆی بکات و هەموو خواردنێ نەکرێت کە دڵی داوایەکە. ئەگەر خواردن و خواردنەوەیەک ببینێت و بزانێ ناپێویست و زیادە مەسرفە دەڵێ حساب کە خواردم و پارەی ئەو شتە ئەخاتە نێو دەخیلەیەکەوە. تا دوای چەند ساڵێ تەماشاکە بڕی ئەوەندە پارێک و کردوتەوە کە مزگەوتێکی پێ دروست بکات. دواتر لەو سەردەمەوە تا ئێستا مزگەوتەکە لە نێو خەڵکدا ناونراوە مزگەوتی سانکی یەدیم، واتە مزگەوتی حسابکە خواردم. مزگەوتی حسابکە خواردم ئێستا ماوە و لە گەڕێکی زەیرەکە لە ئیستانبول. بەڵام ئایا ئێمە کۆنتترۆلی خۆمان دەکەین کە هەموو شتێ نەکڕین بە تایبەتی لە ڕەمەزاندا؟ بازاڕیکردن و شتکڕین لەسەر سکی خاڵی وات لێکە کە سێ هێندەی ڕۆژانی ئاسایی شت بکڕی. ئەمەش هەم لایەنی سایکۆلۆژی هەیە، هەمیش لایەنی فیسیۆلۆژی و جەستەی. لایەنە جەستەی یان فیسیۆلۆژیەکە ئەوەیە کە کاتێک ئاستی شەکر لە خوێن تا داوا بەزێ لە کاتی ڕۆژوگرتندا مێشکە ناتوانێت بڕیاری ڕاست و حەکیمانە بات. لەوانەیە زۆر جار بەسەر هاتبێ برسیتەوە لە بازاڕی. هەنێ خواردنە بینیت و حەز دەچێتە سەریان. کەی بیتەوە بۆ ماڵەوە و نانەخۆیت و برسێتیەکەت نامێنێ، ئەڵێ باشە من ئەمە چییە کڕیمە لە خۆمەوە وەکو شتانی من ئێستا کڕی. هەفتەیە لەسەر کەوانتەرەکە ئەکەوێت کە چی کەس ناچێ بەلایە. هۆکاری دووەمی زیادەڕەویکردن لە شتکڕین لە کاتی ڕۆژوودا لایەنی سایکۆلۆژی کەسەکەی. کاتێک برسیتە و ئەچیتە بازار، هەستی برسێتی کاریگەری لەسەر بڕیارەکانت دەبێت. شتەکە سەرەتا بە حەزێک دەست پێەکات. کەسەکە خۆی دڵنیایە کە پێویستی بەو شتە نییە. بەڵام دواتر حەز لێکردنەکە ئەوەندە کاریگەری لەسەر دەبێت ئەوە دەخاتە مێشکیەوە کە ئەمە نەکەر پێویستیە، ئەگەر نەی خوات جەوی لێ تێکەچێ. ئەم پەستانە دەرونیە زۆرەوای لێکات کە هەر چۆنێک بووە کەسەکە داواکاری دەرونی خۆی بەدیبێنێت. لە ئەنجامدا قیروسیا لەو چەند هەزارە کات و ئەیکڕێت. ئەم شتانە چونکە ئۆتۆماتیکی و بە شێوەیەکی خێرا لە مێشکی کەسەکەدا ڕوودەدەن، کەسی کڕیار خۆی ئاگای لێی نییە. دەبێت تاک بزانێت کە چی لە نێو جستەیدا ڕوودەدات. کە زانی لە کاتی ڕۆژوودا ناتوانێت بڕیاری دروست لەسەر شتکڕین بات، ئەو کات بە ئاگایەکی زیاترەوە هەڵسوکەوت دەکات. لە کاتی ڕۆژوودا خەڵک لە بری لۆژیک و منتیق بە هەست و عاتیفە بڕیا لەسەر خواردن و شیرینیکڕین دەدەن. کەسێکی برسی و تین و هەموو خواردن و خواردنەوەیەک بۆی خاڵی لاوازە. بۆیە ڕۆشتن بۆ بازار و مارکێتەکان لەو دۆخەدا کەسەکە ئەوەندەی دیکە هان دەدات بۆ کڕینی شتی ناپێویست. بۆیە دەبێ هەوڵ بن ئاگاتان لەم خاڵانە بێت لە کاتی بازاریکردنی ڕەمەزاندا. یەکەم، کاتێک بەسکی خاڵی بازاڕی یەکەیت، زیاتر میلت بەلای کڕینی ئەو خواردناندا دەچێت کە کالۆریکی زۆریان تایە وەکو شتە چەور و شیرینەکان. ئەمە ژگەلەوەی پارەی زیادت پێسەرفەکات، زیانی گەورەشی بۆ سەرتەندروستیت هەیە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەشی کە هەندێک کەس دەڵێن خۆشمان نازانین بۆ بەڕەمەزاندا قەڵەو دەبین ئەوەیە، چونکە کالۆری وزەیە کە تۆ وزەیەکی زۆر وەرەگریت و یەکسەر بەسەریشە پاڵەیەیتەوە و چادیش لە ماکەی بەسەریە تەبەن قەڵەوە بیت. دووەم، ئەگەر هەر ناچار بوویت دەکاتی ڕۆژوودا بازاری بکەیت، بە تەنیا بچە و با کەسی ترێ لەگەڵ نەبێ تا ئەو خواردنانی ئەو بەتەمایە بیکڕێ تۆش حەزت نەچێتە سەری. سێ، هەوڵ بن بەیانیان یان دوای بەربانکردنەوە خواردن و خواردنەوەکانتان بکڕن، چونکە ئەو دوو کاتە برسیتان نییە و خۆتان لە کڕینی شتی ناپێویست بە دوور دەگرن. چوار، کە شت دەکڕیت بیر لەو دەقەیە مەکەرەوە کە ڕۆژوەکە دەشکێنی، بیر لە دوای بەربانگ بکەرەوە، بزانە ئەمەی تۆ دەیکڕی دەخورێت یان دەمێنێتەوە. پێنج، پێش چوونە دەرەوە لە ماڵ لیستی ئەو خۆراکانە دروست بکە کە پێویستانە، کە چوویتە بازار لەوە زیاتر مەکڕ. دەست پێوەگرتن ڕەزیلی نییە. دەست پێوەگرتن و زیادەڕەوی نەکردن بە واتایە دێت کە تۆ پێویستیەکانت ڕادەپەڕێنیت بەبێ بەزاندنی سنوور. بە واتایە دێت کە تۆ هەست بە بەرپرسیارەتی دەکەیت و دەتەوێت شتی ناپێویست نەکڕی تا بۆ کەسێ بمێنێت کە پێویستێتی. پەیامبەری ئیسلام دەفەرمێ خواردنی هەموو شتێک کە دڵە چێتە سەریان بێشک و گومان ئیسراف. لە هیوای ڕەمەزانێکی تەندروست. وی خودی خێرا هەفکاری ما دکتۆر هەڵوێستیش بنویسن. ماندی نەبی دکتۆر هەڵوێست. ئەسکەن زاد سەکرێن هەموو بەس بۆ ئەوی بی بۆ شولا خوبی وێتکینەت عەرەبۆنێدا. قابلە بیکڕی. بەس بێت هەمیە یا گرنگتر هەمیە هشیار بن و هشیار بن بەری فتار یعنی بەری بانگی مەغرب تشتا نەکردن چونکە گفت تو فولێ برسی ئەمە چ بکەفتە بەر شەفتە تو دێکڕی. ئەکێ هەڵوێستی گوتی سپێدە هەیە یانجی پشتی فتاری ئەو باش یعنی پشتی تەخوارن خۆر توێ تێری دیستەکەی کۆتە چ محتاجە. بەری فتاری گەلە قەرەباڵغە هەی تڕۆمبێ هۆڕن تێت کورۆزە پرۆژیمە و نزانم چ زۆر قەرەباڵغێکە عەجیب بەر سەرجۆدێ
کیوانە کۆنتترۆل کرد بێگومان پۆلیسەتان چۆن پۆلیسیات و چۆ ئەم گەل کێ باڵین ئەف شەوە میوان زۆر بەڕێز یا خودێ فازل حازی یا الله ئەو کاتان باش باشتر گەلە گەلە خێراتن ئەحواڵت گەلە گەلە فەرموو و ڕەمەزانەوە پیرۆز شتان پیرۆز جەمار ئەسمۆ شپێر بەکەتم بەری ئەسپڕینم دەمەکە چاوەڕە دەکەم تەقدیم بکەن لێ چاوەڕم لێ حەزم لێ ئەنی وەزاکە بزانە ئەو ڕیایی کەشف کردووە بێنەکە خۆش لێرە ڕاست دەدا ئەوە لە چاوی خەڵکی بەخۆی کە هاتمە ناستۆ زۆر خۆش بوو بزانە دەنجێکی ئارامکەرەوە مامۆستاکە تەوشیحەکەی گوت طبعا فعلا بردیە دنیاچکە خورماکەشە دەبینی دەست خۆش خورماکە دەخۆم دەست خۆش تولیچەکەی ناخۆی ئەوە بە خورماوی دی بەڵقمە ئەوە مشکلە دەوە دروستەکە بە زۆر مشکل دروستەکە دەست خۆش یەک خورما بەسە دەست خۆش نارێ جەناب عەقیلی هەمی کەشف کرد بێنەکە خۆش لێرە ڕاستۆی خۆش بی دێشتشتە بەسە یاڵا پۆش دێ بخوێنین ئەوە ناوکەکەی دوای ئەو سناپەم لۆ بنێرە لەمە خراپترەوەیە سناپان دەکەن جەناب عەقیلی وە هی سوشال میدیا ئەوانە بکارتینن ئەز ئەوە گەلە بکارتینن ئەمن ئەوە سوشال میدیا سناپ و ئینستا بەکاردێنن ئەمە خۆمان بەکاری ناین مشکلە دروست دەبێت ها لە سیاق بزانە بەخۆی لە کاتی لێخوڕین لە کاتی لێخوڕین دەبی مێشک دەست چاو هەمووی خەریکی لێخوڕین بێت کاتێک کە یەکێک لە هەستەکان لا دەبێ و خەریکی شتێشتر دەبێت بێگومان شوفێرەکە ڕاستە لە شوێنی شوفێرداشتە بەڵام تەنها چۆن ڕێ قاپێرکەکەی لەوەیە یعنی کاری شوفێرەکەی پێ ناکرێتن بۆیە یەک لە کارە مەترسیدارەکان کە ئێستا زۆر بەربڵاویشە سناپکردن و وێنەگرتن و بەکارهێنانی مۆبایلە کەوای کردو ڕێژێ ڕووداوەکانی چۆن نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو جیهان زیاد بکاتن مەمنوعکرا لە بۆ ئەوانەی سوشیال میدیان بۆ هەموو خەڵکت ناتوبەم کردی لە ناو سیارەی وەڵڵا بزانە یعنی خۆ کەس ناڵێت تۆ سناپ مەکە بەڵام لە کاتی لێخوڕین مەیکە وەکو مەسلەی چۆن دەڕێ ئێستا مەشروبەکە جارە گوتیان کاکە خۆ نەکراوەتە دەوڵەتی ئیسلامی و مەشروب قەدەغەدەکە کاکە لە کاتی لێخوڕینەکە قەدەغێ لە کاتی کە چی دەکا کەیفی خۆیەتی هەر کەس ناچێتە قەبری کەس ئەو ئێمە پێمان ناکرێتن کەسێک بە درێژای ژیانی مەشروبی خواردۆ لە بۆ نمونە ئەمە پێتەرەکەی بەڵام دەڕین لە کاتی لێخوڕینەکە نەماڵی خۆت و نەماڵی خەڵکی شکاول مەکە یعنی ئەوەی توزانم ها یوتیوبەرە ڤاینەرە سناپەرە توزانم ئەگەر لە ئەسنای لێخوردنی سیارە چ لە ڕەمەزان بغیرم بەکاربێنی عقوبەیە سزا بەڵێ بێگومان یعنی هەر ڤیدیۆیەکی ئەوە ببیندرێت بزانە ئەوە وەکو هاوڵاتێکی ئاسایش نابن بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر متابعیان دەکاتن ئەوانە دەبنە هاندەر لە بۆ خەڵکی تر یعنی لە بۆ نمونە ئێستاەک لە یوتیوبەرە ملیۆن متابعی هەیە یان 500,000 متابعەیە کاتێک کە ڤیددیۆک دەکاتن لە کاتی لێخوڕین خۆیوانیشان داتن کە لێ دەخوڕێت و قسەش دەکاتن خەڵکانی تر چاوی لێ دەکەنەوە چۆن مامۆستا قوتابەکانی چاوی لێ دەکەنەوە بە هەمان شێوەژوە وەکو مامۆستا بەس لەو حالەتە دەبێتە مامۆستایەکی خراپ بۆیە سزایەکەی وەکو تەحریزی خەڵک دەبێت لەسەرەوەی کە چۆن دەڵێ ئیرتیکابی جەریمە بکاتن بۆیە ئیوان وەکو سزایەکی پێبژاردننی پارەی ئاسایی نییە ئێستا هەوڵاتێکی ئاسایی کە دەبینین مۆبایل بەکاردێنێ بە 30,000 غەرامە کۆتایی بەڵامی ئەوان نەخێرەوە دەدرێتە دادگا ئێستا کەیسیش کراوە حاڵەتێکی دیکەشەیە کاک فازل بۆ من ئەوە هیچ سناپکردنەکەیە بەدەست ئەمە وا دەکات لە قیادەکردن و شۆفێریکردنەکە کەم بکرێتەوە بەڵام حاڵەتێکی دیکە ئێستاندا بۆ منە ڕووی لە خۆی کردو و سیارەکە لێ دەخورێت تەنیا ئەوەیە کە قسە دەکات ئەوە حاڵەتێکی ئاسایی ئەوش بزانە باش خۆتم ئەمزان ئەوە چۆن دەڵێ حیلە شەرعیە من کە مۆبایل بەکاردێنم چ بەدەست بێ چۆن چێ ستاندم دانا بێ هاند فری بێت چێ بە بلوتوز بێتن من لەو حاڵەتە چی دەکەم مشکم لەسەر شوفێرێکە نامی خۆ بەس بەسەر ئەوە نییە ئێستا قسە دەکەم دەڵێ نیە ئێواشە قسەکردن بەس جولاندری لێوە بەکارهێنانی مێشتی شەونیە بەکارهێنانی دەستی شەلایەن دەکەس ئێستا من بە تەبعی خۆم وامە ئێستا دەستم بگری قسە پێ ناکرێت قسەش دەستیش دەزولێنی وانە کەواتە تۆ ئەو شتانە کە پێویستە لە بۆ لێخوڕینەکە هەمووی لە بۆچی بەکاردێنی لە بۆ سناپکردنەکە و لە بۆ بەکارهێنانی مۆبایلەکە بۆیە ئەگەر ڤیدیۆ نییە بەڵام کامیان مەترسی لە هەمویان زیاترە ئەوەیە کە بەدەست ئەوە بیگری لەوانەیە ئەوی بەستان دەکەم مەترسیەکەی کەمتر بێ بەڵام معنای ئەوە نیە ئەویشیان ڕێگا پێدراوە یان شتێکی باشە لە بۆ مەسلەی ئەو سناپکردن طبعا سناپ زۆر لە مەترسیدارترە لە وەک لە نامەنووسین چونکە نامە دایمەن کەسێک کە نامە دەنووسیەوە کە تەلەفۆن دەکە ئاوا چاوی لەسەر ڕێگا بەڵام سناپ عادەتە ناوە کاوای کرد ئەوە چاوی لەسەر ڕێنمە چونکە لێخوڕین وایە بزانە ئەو تەمەشا ولا دەکات بەولاش دێت ئەگە یەکێک نەفەری لەگەبی تەسویر کە ئەویش نابی بەنسبەت سەرنشین ئاسایە سەرنشین ئازادە چی دەکاتن بەڵام لە بۆ شوفێر من دیقەت دایت حتا تەلەڤیزیۆنەکانش بەڕاستی تەلەڤیزیۆنەکان
هەندێک لە تەلەڤیزیۆنەکان کە زۆر پرۆفیشنالیشن دەبینی بەرنامە دەکەن لەگەڵ کەسێک هونەرمەندێکیان کە سایەتی کە هێناوێتی ئەوەی کردوتە شوفێر قسەی لەگەڵ دەکاتن ئەوە شتێکی تەندروست نییە حتا گەلە بۆ بەرنامەش جەناب عەقیلی ئێستا بەرنامەمان هەیە بەڕاستی ئەو شتێکی تەندروست نییە ینی خۆ بەس ئەوە عقوبە نادرین نامەسەلا ئەخزانتی ئەمەش دانیەوە لە بۆ بەرنامە بەڵام سبەی نەمەندان دەبێتم وەکوتم دەبیت بە مامۆستایەکی خراپ خۆمیش دەزانم ئەوە ڕێگاشی لە بۆ چۆر دەکرێت لە شوێنێکی تایبەتیش دەکات بەڵام دەبیت بە مامۆستایەکی خراپ چووکە خەڵک چاو لێ دەکاتەوە یعنی ئێستا خۆ لە بۆ نمونە باوچێک کە درۆ لە بۆ منداڵەکەی دەکاتن منداڵەکەی دەچیت درۆزن دەردەچێت بۆ خۆ باوکەکە بە مناڵەکە نالێت تۆ بڕۆ درۆ بکە بەڵام مناڵەکە چاوی لێ دەکاتەوە ئەو قدوێتی بە هەمان شێوانش نفسی شت دەبێت کاک فازڵ پەیوەندیکردن کە هێدفۆنت پێ ئیشکال وەکوتم بەخۆی بەکارهێنانی مۆبایل بە هەموو شەوێک لە کاتی لێخورین بەخۆی بە یاسا قەدەغە کراوە قەدەغەیە جا چ بە هاند فری بێت چ بە دەست بێتن چ بە بلوتوس بێ بەخۆی قەدەغەیە بەڵام ئەوەی دیارەکەی باوەکەی ئەوەیە کاتێک کە مۆبایلەکە بەدەستەوە بەڵام تۆ بلوتوسێک لە جێ داناویان بە سیارەکە لێ دەخڕوتەنیا ئەوەیە قسە دەکەی قسە دەکەی قسەکەش شتێکی باش نییە لەبەرچی تۆ ئەو قسە ئینفعالی لەگە دەکەی وان نیە یعنی ئێستا لە بۆ نمونە ماڵەوە قسە لەگە دەکەن چەند لیان دەترسی بەخۆی دەلەرزی وە نیە قەدەمیشکە یعنی لەگەڵ کەسێکە قسە دەکەی ئینفعال دەکەی وانە لەوانەیە ئاگات لە شوفێرەکە نمێنەوەکو پێویست شوفێری زانگ چۆن فعل و ڕەت فعلە مەترسیدارترین و معقدترین کار کە مرۆڤ دەیکاتن شوفێریە ئێستا ژەنینی عود کە یەکێک لە ئامێرەکانە یعنی زۆر حەزم لێیە لەوانەیە ژەنینی عود ئەو ئامێرە معقدەیە زۆر ئاسانتر بێتن لە لێخوڕین ئۆتۆمبیل ئێمە بە زۆر بەسیتی تێگەیشتین بەڵام لێخوڕینی ئۆتۆمبیل یەکێکە لە گەورەترین فعالەکان کە مرۆڤی هاوچەرخ دەیکاتن بەسیترین غەڵەت تێیدا ئەگەر هەیە لە بۆ مردنی خۆی و کۆمەڵک کەس حەسفی عود نازانی خۆزگە بەمزانی با خەونی منداڵیم بوو خەون بوو ناوەڵە با لەبەر چاویشتان خۆزگە تۆزەکە خەونی منداڵیم بووە جەناب عەقیلیان بێنێت نۆف هەیڤە ڕەمەزانۆ پیرۆزدا حتمما پلانەوە گەلە تونترەش ڕۆژێ دیێت ئاسایی حکومەیەکی خەڵکی ڕۆژەی گرگا گەلە ئەنجام بچین دوێت عادەتەن و سابەت و یا ئیسلام گوتی وێت مرۆڤێ سەرخۆ بێت بەس بۆ عەسەبیت بینە خواردنە و شەکر و کێمە و نزانم چێ و ئەوە بابەتی تەندروستی شولێوەیە چاوایەت هەیڤە ڕەمەزانیدا ڕێکخستنەوەی شولێ بزەحمەت یا چاوایە وەختێ پاشیڤە زیاترە بزەحمەتە یانجی وەختێ فتارە بزانێمە ڕەمەزانان تەعامل لەگەڵ دوو جۆرە حاڵەتی شوفێران دەکەین بەیانیان بەدانی بەیانەکەی کە خەواڵون چونکە شەو خەوەکان تێک چوو ئێستا لە بۆ نمونە ئێستا ئێمە سەعات دوو شەوە لە سەعات دوو شەو کاتی ئاسایی ئێمە هەمومان خەوتووی بەڵام ئێستا بەخەبەرین وە بەجەستە بەخەبەرین بەڵام مێشکمان بەشێکی هەرە زۆری خەوتووە جا کە دەبێتە نوێژی بەیانی و لە پاش نوێژی بەیانی دەردەچین لە بۆ ئیشکردن ئەوە خەتەرتریشتە طبعا زۆربەی حاڵەتی ڕووداوەکانی هات چۆش لەو کاتانەیە کاتێک کە خەڵکیشی زۆر مانستە فێرەوی ساقی تەنکەر و تڕێلەکان دەچێت ڕێی دەرەوەیان ساق تەکسی خەت خارجی دەدرێ دەی نوێژەکەی بانیش دەکەم اینجا دەردەچن فێنکە ئەو حاڵەتانە سەعات چواری بانی لە کاتی ئاسایی پێشتر جەستەی وا لێ ڕاهاتوە ئەو سەعاتە بایۆلۆجی کە لەناو جەستەی هەیە لەو کاتە خەوتووە جاکە کاتە گەیشتەوە کاتی خۆی ئەو سەعاتە ئیش دەکاتن حەقینێتەوە ڕەمەزانە دیسان دەست پێ دەکاتەوە وەکو خۆی ئیش دەکاتەوە خەوتووە تۆ هەز دەکەی لە حاڵەتانە دەرەی ئەمن نا بەخەبەرم بە چاش خۆت بەخەبەری نا بە قەهوەش خۆت بەخەبەری نا بەڵام نەخێر تۆ بە فعلی لەو حاڵەتانە بە خەوتوێکی چۆن دەڵێ هەندێک جار دەڵێ دەرێ مردنی سەریە بەس خەوتراوێ بەڵام مێشک بەشێکی زۆری خەوتووە بۆیە ئەوەی پێ دەوترێتن کاردانەوەکان کاردانەوە دۆکە پێویست نابێت جا شوفێر هەیە دەبین لە بۆ نمونە تانکەرێک لێ دەخڕێتن لە ڕێگا کاردانەوەکان وەکو پێویست نابێت تووشی وەرگەڕان دەبێتن خاستن لە ناوچەیەکی شاخاوی ڕەمەزانان ڕۆداوی هات چ زیاترە لە مانگەکەنی بێگومان بە زۆر زیاترە و بە ژمارەش زیاترە یعنی ئەو ڕووداوانێک کە بەهۆی بێ ئاگاییەوە دەکەونەوە بە ڕەمەزانان زیاتر ئەو ڕووداوانی بەهۆی عەسەبیەتەوە دەکەونەوە دایمەن لە پاش عەسران ڕەدەست پێ دەکات تاکو مەغریب جا ئێمە لە بۆ تعاملکردن لەگەر ئەو دوو جۆرە شوفێرە زۆر زەحمەتە بە تایبەتی ئەوەی فەسیلە یەکەمەوەی ئاگای لە خۆینی ئەمە لە بۆ ئەوەی ئێواران حەلمان هەیە زیاتری ژمارە کارمەندانی هاتووە لەسەر شەقام دادنین هەوڵ دەدەین حتا تەنانەت سزادانیش کەم دەکەینەوە تەنها ڕێکردنەوە دەبێت لە بۆی خەڵک بگەڕێتەوە ماڵەکەی خۆی بەبێ هیچ کێشەیەک بەڵام ئەوەی بەیانیان کە خەڵکێک خەوتووە چۆن ئێمە بەخەبەری بێنینەوە بۆیە بەداخەوە هەر یەکەمین ڕۆژی ڕەمەزان ئێمە سێ ڕووداوی
زۆر گەورە تۆمارکرا یەکەم ڕۆژ بەداخ یعنی هەر سێکیشی دەتوانم بڵێم ڕاستە ئێمە لە ناو سیارەکان کامیرەمان نەبوو بەڵام مؤشراتەکان پێی دەوتین ئەوانە خەوتو بوون و بێ ئاگا بوون قەرەباڵغەش دەربە جای خۆش حەزت لە کەرمستانی لێرە وای پێ دەڵێ نییە جەماعەت دەرەوە حەزت لەو گەما ئەو وەڵایشتیان خۆشیاندانە حەز وڵای دەچینە مادەم دووشتت پێشکەش دەکەین سرود دەکە خۆش پێشکەشکن ئەمیش دە فڕاکی چینەش دەربە پرقسەتەوە هەوتەپان بڵە دیاڵە تشتێکی تایبەت ئەمیش دەبچینە الله زۆر خۆشە چەند ڕۆژە زۆر بەخۆشی ئەسترانێت تایبەت دیاری دکم بۆ ئاسایشی وای هەربژی وای هەربژی کاکسەیفڵڵا یەک کۆپلەی پێ بڵێ پێشوێ بە کورس ڕۆژە زۆر بەخۆشی دەیڵێ وەڵا دەنگە بچینە هەلو دەچینەش دەربە جەناب عەقیدی درستە پێک بە دەبێژی بێژە دەست پێ بکەین لا بس أبدي أجيب بشتين يلا كان يا صدق وصفا كان محمد مصطفى كان شفيع في الوفا كان محمد مصطفى كان محمد مصطفى إن شاء الله البحث يعني ديال محمد مصطفى أنا بشتي برنامج ولا ببيت الحرام اي جبرائيل لتكر سلام كان محمد مصطفى كان قلو شاه عظم كان ناسخ لاط صنم كهف الأدب والعلم كان محمد مصطفى كان محمد مصطفى قالوا يا الشفيع كان قد يوي قلب رقيق كان أبو بكر الصديق كان محمد مصطفى كان قالوا كهف الصحاب كان معدنا الصدق وسواب كان عمر بري خطاب كان محمد مصطفى كان محمد مصطفى
عشقك و دنیا بوان نما عیبک و ان صرف غما ناجون ریاوان هر دما جعد محمد مصطفى جعد محمد مصطفى كان قلو تاج سرا لە دەرێ سڵاوتان لێبێت هاتینە دەرێ ئێستا ئەو بەڕێزانەی لێرەن خەریکی یاریکردنن یاری ئەو چی پێ دەگوت کەرەمستانێ باشە جەوێکی زۆر خۆشەیە کەش و هەوایەکی زۆر خۆش هەیە فێنێک سەرگەرمی ئەو یاریکردنن مەریوان ئێرە تەسویر بکە ئێستەوە ئەوە چەند بە چەندە چێ لە پێشە چێ لە دواوەیە بخۆمان براوینە بەخۆمان براوینەوە ڕاوستە کام بزانم کام تیمەکان چۆن چۆنین ئەوانە تیمەکەن ئەمەش تیمەچین ناویان هەیە یان هەر بەڕانەتی و کەندی ناوە چێ لە پێشە گوتمان تقریبان وڵا بەڕانەتی 1-2 دەستەگوری شاردەوە ئەمە هینامانەوە باشە ئێستا تقریبا و چی ئێستا ئەوە ئەنگوسیلەکە دادەندرێوە نیە ئەوە هینایە دەری ئەوە هینایە چۆن زانیت لە ناوەوەیە کاوەرە پێم برە چۆن زانیت لەوەیە وڵاوە بەنزمی دەستی بەنزمی کارمەشەڕەکە بزارین چی نزمە دەزات دەستی جێڵاشێشی دەستیات خەکاتن بەنزمی دەستی یعنی بە شێوازی دەستی ئەوانە شێواز دەستی ئێستا ئەوە دایدەنێ ئەمە تەمەشای دەکەین کا ئێستا داتان نایە ئێستا ئەوە دایدەنێ با بزانین چۆنە لە تودا پرسین دوای بزانین چۆن دەیبینیەوە لۆنۆی دانێ با پیرۆ شکمە و دووکراوەیە دیارەوە نییە لێرە ڕۆژگارە و کلاوانە دەڵێ لەو دوێە لەو دوێە بەڵێ لەبەر چ پێ دوێ لەو دوێیان خۆی کە کاتی شتی دەگرێنەوە پەنجەی دەجوولێیان عتمەن عرەکە چی دەکات عرەکە چی دەکاتن عرەکە هاتەمەشا ئەنگوسیلەکی گەورەی لەدەست فەنە براوە دەتەوی بە 2 دقەی فێربی ئەنگوسیلەکی گەورەی لەدەستە عتمەن ئەو ئەنگوسیلە نەمێنێ تەمەشا ئەو هاتوون دەگرێتن یان ئەو های لێ دێتن یان ئەو پەنجەی ئەوها لێ دێتن قچە خوار دەوێ نۆڤێ خودە لێبینە بسم الله ئەوەش بابچ الله ئەکبەر بیتت هەر بە خۆمان بەرانەتی ئەدی کۆ ئەوە بەڕاستە باشە بەس 1 دقە ئەوە یعنی ئەو دوو گروپە هەر یەکوی منتیقە چینیان هەرێک و شارێکیان هەمووی هەولێرە هەولێرە بوو بەرانەتی ئەو ئەخر بەخۆی ئەو گەمە بە فەرقی ینی بە منتیقەیە مەسەلەن بەڕانەتی فرقەکە کەندێناوە فرقەکە مەسەلەن مەجموعەشکە ئەوە مەجموعە هەیە مەسەن لە شارێک لەگە مەسەن هەولێر و کەرکووک بیکە هەولێر و سلێمانی ئەوانیش گەمانە بەس گەمەمان لەگەرەوەن نەکردی هێشتا نەکو هەیە کەرەمستان تایبەتە بە هەولێر بۆ سەبەب بەخوای دیارە جەنابی عەقیل سنیانە ئێستا هەیە لە کەرکووچش بەس مەسەلەن مەسەلەی کەرەمستانی بەس هەولێرە دوو گوستیر کۆنێمەوە هەی
بەتانیا و ناو دەستی بالضبط بەس بۆ دوایە برێنەوە کراوەواتە گۆڕێ تا باسی حەیرۆنەوە کرد تا باسی حەیرۆن برا کەرەمستانێ ئەسڵی مۆرچی هەولێرە لەگەر حەیران لە هەر جێک بگوترە ئی هەولێرە ئێستا لە ئیران هەیە لە ڕۆژهەڵات هەیە لە شوێنی دیکەش دەگوترێ بەڵام مۆرچی ئەسلەکەی هەولێرە کاتی دەرێ حەیران ینی قەراج و کەندێناوە دەشتی شەمەمک ئەوە دەشتی هەولێرە کەرەمستانی ینی چ کەرەمستانی ئەوە کوڵاو کلااومستانەیە کلااومستانێ بەس بەخۆی ئاتە ڕۆی یەک کەرەمستانێ ئەگەنە کلااو مستانێ دەرێن کراو هەولێر دەرێک کراوەکەش کورت کرایتەوە هەولێر ئارێ وەڵڵە ئێستا ئەمە چەند لە پێشین مهم ئەوەیە گۆڵەکەیە تاو ئەوە حەیرانە چی خاوێن مانجی ڕەمەزانە حەیران دێڵە کاگەمیر هەم حەیران دەرێم براینە برادری نەزەنی خۆتان بدەنێ ئەو ڕۆ بەوێ سبیانێ دەرێم گە لە بریندارم لە بەغەمێ پیرە دنیاێ و ئەوە تانە برینێ خەرک و عالەمێ گوندێ مەبرینێت فەنگان و خەنجەرانە هەیامان و سەدامان برینێ درێ کاچێنگۆ وەڵا دەرێم دوورێت نازار حەیرانە هەمندەم گۆتە گەلی دۆست و برادران لە بۆ برینێ درێ کاچێ خۆتانە گۆمە ڕوونگاز مەکەنەوان تەبیبان و حەکیمان و لوقمانان دەبڕۆن لە بۆم گازکەنەوە ڕوو بە خارەکەی خۆم دەبا بێتەوە سەرنگانم دابنیشی بەدەستانم دەست نەکاتێ بە زولف و پەرچەمان نازم بداتێ دەوزەفرینێ درێ کاچێنگۆ ساڕێژ دەین بەوێ عەویش لوقمانە ئەیدا خۆش هەرەبی بەڵێ بەڵێ ئەوجا مەسەلە چ خۆشمان لەسەر جەنابەت هەیە لەسەر من مەسەلمان لەسەر توێ ئەو بەسەراتەم بەخۆم تووشم بۆ لەگەڵ پیاوەی پیرێژنەکەم لە عەمرێ هاتەوە ێواراندا دەنیشین جێ لە قورئانی پیرۆز ڕادەگرین دەرێ بسم الله الرحمن الرحیم هەر هەندەم زانی کاکە دەرێ بە ناوی خودای پەروەردگار لە ناو قەدر ڕادەپرسێ گوتم باشەوە قولی ئەیوهە الکافرونی تەرجومە کاتەبی چێوە هەرێن أري والله بسم الله الرحمن الرحيم بقرآن ده بالسين وهذا هجداي بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشنده ومهربان بناوي او خداي كان قال رحمته سوزو بزيا الو ده ليره قال ازوانا بس بو خوالي هم بحطاي وده لنا قدر سلامت ئێستا گەیشتنە چێن دەرێ سەلامت بی کەندێناوە گەیشتە چا خارماندە چار خەڵتان پاشن ئەلێوە چا خەڵە پاشن دەینەوە جارە قاعد کەسکەونە لەبەرەوەی هەموو دار و ئاومان زۆرە لە دەشتی کەندێناوەی دارێک هیچ کات عین دەرێق دەشتی هەولێرە لۆ ئەوە لە چێ پرسم پرسم ئەو دەرێ دەرێق قەندهارە خۆی مۆزوعی گوندەکانمان هەموو چۆل بوون کاتی خۆی لە دەشتی هەولێر هەموو تعریب کرا هەموو چۆل کرا هەمومان لێوێران کرا لە پاش 2003 لە پاش ئازادی عێراقەوە ئەمە گەڕاینەوە سەر گوندەکانمان ئەو لەوێن دەرێش لەبێ بێ ئاوی ئێستا ئەغڵەبیەتی ئاو کەمە لەناو ئێستا کاتی خۆینا بەڵام ئێستا گوندەکانمان هەموو وێران کرا مۆزوعی بەڕانەتی و خۆشناوەتی ئەو منتقانە تێک نەدرایە منتقەی زرارەتی تێک نەدرایە بەڵام دەشتی هەولێر و منتقەی قەراج و کەندێناوە و قبنە ئەوان بەرێ ئەوانە هەمووی کاتی خۆی تێک درا هەمووی تەخت کرایە دووبارە نۆژەلمان کردەوە و دووبارە ئێستاەوە شواژەوە بەرەو سەوزایی دەڕۆی زۆر ئێستا وەرە گوندی تەلەخێمی گەورە ڕسمی لە عاوشێ بگرێت دەرێ شەقڵاوەیە بە خۆمان دارمان چاندیە بەرێ ئەری وەڵڵە بزانێت تا پێشترین نیە ئەو دیوارانە دەڕۆیشتین مەڕ سێبەر نەبوو خۆی تا بگەن نەبوو هەموو تەنگەیەکشان نیوەی خشتەکانی خواردبوو ئەرێ بابا ئەو ئاوی زۆر ئەو دەشتی وا زۆر دلۆ دوودارە ناسینی لە خۆت نانە ئێستا زۆر باشە ئێستا ئەگەر بێت و مەسەلەی دەشتیش قەراج و کەندێناوە شەمامکو مەخمور و دەشتا شەڕێکی زۆری تێکەت
لە شەڕی بیدایەتی شەڕی پارتیزانی شەڕی شاخ هەموو شەڕەکان لەو دەڤەرە بوون لەبەر ئەوەی خەلکی ئەو دەڤەرە هیچ وەختەچی بە تەمای خۆی نەبووە دائیمەن ماری لەسەر پشتێ بووە لەبەر ئەوە نەیتوانێت احتیمام زۆر بە ژینگە بدا بە ئێستا دەتوانرێەوە بەڵێ ئێستاش هەر لەبار نییە لەبەرەوەی ئەو عەرەبانەی دەوروبەرکە ناویان لە خۆنایە داعش ئەوان کاریگەرن لەسەر ئەوەی کە خەڵک نەتوانی وەکو پێویست بگەڕێتەوە سەر زێدی خۆی و زێدی باب و باپیران ئاوەدانی بکاتەوە بەڵام ڕقمی ئەوەش کورد خاکەکەی خۆی زۆر خۆش دەوێ وڵاتەکەی خۆی زۆر خۆش دەوێ ڕقمی ئەو هەموو مەشاکلانەی کە هەشە لەبەر ئەوە قەدیم و زەمان گوتیتی شام شەکرە بەس وڵات شیرنترە یعنی زێدی باپیران و وڵاتەکەی خۆی و ئاڵاکەی خۆی بزانە ئەو هەموو گەنجە نازداری خۆی 4600 دانە خۆی کردە قوربانی لە پێناوی فقط ئاڵاکەیە لە پێناوی ئەو حکومەتەیە کە چاوەڕوانی دەکرد ئەمە دەرێن کوردستان لە بۆ هەشت پیتە پێک نەهاتیە هەشت دەریا گۆم خوێنی ڕشتیە اینجا بوویتە بەرنامەی ینی بەرنامەک لە دروستکراوەکان و لە ئەو ئازادیە پڕەهایە کە ئەوڕۆ بەدەستمان هینایە چاوەڕوان مەکە هی ئەو دوو تەقەیە کە ئەوڕۆ کرابیتن هەشت دەریاچە بەس خوێنی دایە کورد لە بیدایەتی لە کاتی جوولەکە لە کاتی زەردەشتەکان لە کاتی مەسیحیەت لە کاتی هاتنی ئیسلام لە کاتی هاتنی نارەکان خۆی ئەمە شیعارێکمان هەیە دوشمن هەولیدایە ئەو شتە لەمە چاواشە بکە ئێمە کورد یەک پارچەیە دوشمنەکانمان 4 پارچەیە ئێمە کورد یەک پارچەیە لەو مەوزوع دوورکەوینە هەندێک بینە سەر هەر کورا و کوڕەنگەکە هەر یەک و منتەقەکە عشیرەتەکە چیە ئەوە لەبەرەوەی نابێ هەموو وەکو یەک بیتن لەبەر شگرتنەکەی دەبی یەک نەواگبی هەیە مەسەرانی چوزانم دزەیان هی هەولێریان کراوانە ڕەنگەکان لەبەر چیە لەبەر شک دەگری مەسەلا تو 4-5 کە زانیشتووە درێکراوی سەوزیان زەردەمشکیان سوورمشکیان شینمشک ئەو جەنابی عەقیدی دە باش زۆر بێنە دیاڵە ئەم بلا بەردەوام بتفێری ئەم دەریکە چینەدا هەفکارێمە ئارام بەختیاری سلێمانیە ئارام خودی قوەتێ مەجلسامە هەندی تو بێژیا خوش و گەرمە پاشیف ژیلڤێری حاضر هێشتا نەخۆریە بزانێ کال دەفتە چه هەیە و کامێرەش بووتە دیاڵە ژوان سلااوان لەبێت هەندریان سلااو لە تۆش یەکێک لەو خواردنە تایبەتانی کە لە سلێمانی هاوڵاتیان بۆ پارشێوکردن دەیخۆن ناوساجیە کە بۆتە ژەمی سەرەکی پارشێوان لە شاری سلێمانی هاوڵاتیان حەز دەکەن بە گەرمی لە کاتی دەرچوون یەکسەربی بنەوە ئەم کاتانە کە ئیتر کاتی پارشێوکردنە دێن بۆ کڕینی ناوساجیێکێکە لەو خواردنە کوردەواریانەی کە خەڵکی سلێمانی زۆر حەزیان لێتی بۆ نانی بانی و لە ڕەمەزانان بۆ پارشێوان بەکاری دەرین لەگەڵ کاک عارف قسەکەین کاک عارف سڵاو لێبێت بۆچی ناوساجی بۆتە ژەمی سەرەکی پارشێوان لە سلێمانی تایبەتمەندیەکەی چییە؟ زۆر سپاس بەخێر بێن وڵا ڕاستیەکەی شتێکە تۆزێک خواردنێکە خەڵک بە دێر زەمانەوە هەر لە ڕەمەزانانە هەم بۆ پارشێ و زۆر جار هەم بۆ خێر و ئەو شتانەیش لە بەربانگە کردویانە وەکو شتێک نییە بڵێ ینی تۆزێ خواردنێکە کەمی لێ خوێ و کەسانەیشی کە بە ڕۆژوون با بڵێن کاتێ ناوساجی پارچەیەکی ئەگەر دوو پارچەی لێ بخوا بە ماستەوە ئیتر یەکسەر قەرەبووی ڕۆژەکەی بۆ کردوێتەوە وەکو بەعزێشتیش نییە کە تۆ هەر زۆری لێ بخۆیت و دوای سکیشت بە ئاوسێ بە تایبەتی ئەم ناوساجی خەجێخانم شازە ئەڵێن لە سلێمانی زۆر بە تایبەت دروستەکرێت جیازی ناوساجی سلێمانی لەگەڵ شوێنەکانی دیکەی کوردستان چیە؟ وڵی ڕاستیەکەی نازانم شوێنەکانی تر چۆنێکن بەزێمە وەکو خۆمان وەک خەجێخانم بڵێن شیری تەیەکەین شەکری تەیەکەین زۆر جار دۆشاوی خورمای تەیەکەین ینی با بڵێن ئەو بابەتانە و لە هەمان کاتە لە ڕۆنێکی شاسووریەکەینەوە ئەو ڕۆنە کوالیتی بەرزە یعنی بێ هەر ڕۆنێ کاتێک کە تۆ ناوساجی پێسوورەکەی تۆ ئەبێ لە 700 دەرەجە کەمتر نەبێت چونکە ئەگەر کەمتر بوو ڕۆنەکە هەڵە کڕوزێت تایمی زۆر ناخۆشە بێت دایم سلێمانی بۆ خۆشی ئەو شتانەی وەکو ناوساجی شتی تایبەتی دروستەکە هەم ناوساجی ناوەشکێنە بابەتەکانی تریشی چونکە سلێمانی بۆ خۆی
زۆر حەزی لە خواردنی خۆشە خۆشخۆرە بەگشتی خۆشە زۆر سپاس ژوان نەبێتە مەوزوعی قەلەکە نازان بە بادینی چی پێڵێن بەڵام کە هاتی بۆ سلێمانی دوای ڕەمەزان کە بڕیارە تۆ هەندرێن لە ڕێگەی کۆمارۆ بێن بۆ سلێمانی ئەو ناوساجەکەش تاقیەکەینەوە وي قال لك سبوس افكار ما ربك باكر راسك سليمان نعمتها خديها ام البغداد دعوات شوفوني باقي لا بدون او دعوات ارامي جينا نوصاجي زور دعوات زور باش تزاجني يعني وبزانم دبي اجازه شي دو بس قول جيها قول تو هندرين وكومار يعني بيك بديش تو ان شاء الله نعمتها خديها دتسين يت دعوات نوف رمضان مقالك ثاني يتفتوره جاودي مين مو بشتي رمضان زور دعوة دكري لنا ورمضان دعوة دكريم دكري كاينه دعوة من هيك سم دعوة نكري متى استا دعوة عندهم كاينه دعوة مدكي من دعوتك طبعا او تشكردني والله توجبم تو دالا بيني خو ما اشتاج تاخذ فيك او خوش بو بس ما يدري من هشتر وامشكم لويا يعني خوش بو قما كردن جناب عقيدي تبخو هذا قبل عدران وانا خزم نقص لي شي بردو لا زارك برديو والله وقت خوي هذا سوم بس استا ذوق وقتني وقت لا والله وقت يوم عني قناعتي بما يعني شوازي دام كيما يعني انت زار تندري طاقه بروتينر يعني من استساعدوني ولا رما ساعه سجل لنا قبل مر اسمعني ساعتها تشتي دوام اوه اي مو قوتهم دا والله وجد قال وانا وسطني سرو دكودي بلا فيش كشي تبكن مش تنقي دبا ارام كروبي نعمه تاخذ يا شهايه بجاري جاردي يا محمد صلى الله عليه وسلم يا محمد رسول الله مبتبى وره خلقي حق تشاهندش يسو جنا تفدره تم صلاة وتم سلامي ملتبن حتى هبت خاتم نبي رسولا ونين كسبيتره تم صلاة وتم سلامي ملتبن حتى هبت ختم نبي رسولا ونين كسبيتره تنسي المؤمن بودادت بوحي دلال تبرجي كبر بالنجا برايل نكر بووري خنجي وراستي ودرستي جوزفت بوش خلقية ربي عالم شكونه هر شره خنجي وراستي ودرستي وصفته مش خلقيات ربي عالم تحي مسكر شكونه هر شره نجهوا بس تبجي وحيا خلقي مي أكبر قتني تبدا حكمة راسي وخش جوهر نجهوا بس تبجي وحيا خلقي مي أكبر يا محمد رسول الله مبتبى وره خداي حق تشاهنديش يسو جنات هبدره
اف دنگ هر ببینێت یا ڕەبی دەست جەمات هەر هەبی یاخوا طبعاً دەستان مامۆستا خۆش بوو سەیف دەنگت سەلامەت دەنگیژی پێتوی پاراستنی هەیمانە والله خواردنەی و خواردنەوە توی حساسی مثلا خواده همه چه به نعمت سر سفره ای والله و تو ها بحث سفره کرد تو خواردنەوە چیت کی آن نه عرب خواده از همین نوعی خورنه ماشاءالله روزه از و میوان که از بو برای دعوت آواسوس لبر میلیونا اینجا از اینجا لازمه اینجا هون پیک بینن ویری مالاته و اما ممنونیت نکو تو هاتی دعوت دکیم نه گرفته از همین کارمنده کردستان 24 دعوت دکیم گله زوره نه چنینه بروار که زوره نه از هندریم تنیدین اگر کوالیتی دەنجە و زانی چۆن پارێزراوە چونکە لێرە دێتە ئەرێ وەڵڵا مرد بەخۆ زۆر میوە ئێستا گۆرانی بێژەیە لەگەڵ ڕێزم حەز ناکە جێرێ بگریت حەز دەکەی گۆرانەکە لێرە دێتە دەرێ هەندێکی هەگەر بەس ئەوە لێرە دێتە دەرێ زۆر میوە بە عرفانیەت یا یا دو ماه هیچ پیاوه بله درسته نشتنه چیکرنه تعبی ازیت بدن حواله خو یلا دو ماه حتی سال کادیم بخیر هم نمیره جناب عقیدی ما بحث السفرية وانا خارني كر مثلا كارمند تو جيجان وانا قلب زحمه نبتنت هي ما خارني سفري لبوده فقيره يشكوا يملا رمضانان هلوا للنوروزان خلق دول ما يدخل ما خارني سفري كي لبوده كسبين ساعات هشتي سبين حاضر ساعات دوين يوران لبوده يشكا منوا عسكري بقشتي وها بيشمرقه بوليس اسايش يشكا منوا براش كوانا اتوش لقر اوان يعني دبي اتو بتسمالي والله بالله وتالله جاري واه او ببروان دك ببر منيش ناكي يا الله جاري واه ببر منيش ناكي كما إما دائما زيادة اهتمام بكارمان دكدي يعني استا هرشت كديت لبون من النو برو برات ياتسو زيادة وند دريت باسوانا كي بردرجا نادرة تواني جوري سو كذا زين أو زيادة معرضة لبو ناخوشي وساردي وقرمك زيادة أوا دريت أوا أو يصير شقام بهماشي يعني كانت كلارك ده بيتن جناح خواردن ديتن باشا كنا دين أو بدريتن بأفسران أو شتانا قد ناكدت بس إيش كمان يعني خواردنك بخوشيش بي بباشيش بي ببريش دبو دابين كان سوكا بلز دخويا ببلاو ببلايا لكاتي خويني يتر أو تعمليناك بيت قالوا استا جاني عسكري بحياتي كاس حسودي بجاني خيزاني عسكري جنابه مستحيلة سوكا دبتا نوروز جناب لقر خيزان درد سيدتي او دشت در خوش من دالا كان دبي فيش نوروز اما ما حفتك فيش نوروز انذاري او زكدتي وما رجند مساوي قبنج لاتي لقري طبعا بين لقى مالك كردي لو وقت انا زم منين ما انذار بم اصلا شي قلت لي موز على البنت ولا قال نالو انا براستي كزمان بين ما خوش نابي زايتي يشكوا والله ايش درت باشا لبرتي من ايش حق خويتي يعني حق خويتي حسي لا خذ زين بتايبتي عفرته من دار حزي لي لو مناسبتي مراعاتي او شجناكاتن زعما دائما تذكرين مثلا روجي كان بيمان ناكر مزبوري روجي دوم بيبيندر يعني بمزبوري خاصه نستاج بخوي انتم مادام هاد مري بمزبوري انسان راس بيخ زانا كرايتا عرف سير روجي نوروز خلق دستدري روجي كم مسيم دسي او عاده بخوي روجي كم لقى ماري بابي خد دسي روجي سيم لقى ماري خزوران ونيا او ها والله مهمه رئيس الصلوات ميت طيبه طبعا محترمان هي زور الله يدسك باشا يعني بابينو سر برسي يعني او امده كاريانا يعني لما نجي رمضان دا او ورده برو شواني ليله القدر دچين يتر شوان زياتر قرب بالغ دبي على دروجي كوتاي يعني بتايبت خلق زياتر ديت دري بو كرينيشتو مكا كاني بيوز بدزاجن بلانتان بو اوكاتاتسيه چون داتان رش اما هر براستي او رباني كوبنو اجلسر وكرا لقل بربرساني هاتسوي ناوشار بلانش تايبت ماندانا بويكا اما استا زیاترین ڕێژەی ئەفسەر و کارمەندان واجبەکانیان لە ڕۆژ دەگوازینەوە لە بۆ شەو یعنی زیاتر لە بۆ شەوەکە چی سەعات چواری ئەوە ڕادەگرێتەوە تاکو بەرەبیان تاکو شەقامەکان ئاسایی دەبنەوە چونکە ئێستا لە کاتی ئێستادا چەند شوێنێک ئێستا لە بۆ نمونە کە سەعات دوو نیویشەوە چەند شوێنێک لە هەولێر قەرباڵغێرە شەقامی ئیسکان دەتوانین بڵێن قەرباڵغێنە و بازاڕیش هەیە بەڵام شوێنەکانی تر قەرباڵغی لێ نییە بەڵام چەند ڕۆژێکی تر بازاری منارە بازاری کوران دەبێتەوە بازاری لەنگە دەبێتەوە ئەوان هەموو پێویست بۆ دەکاتن ئەفسەر و کارمەندی لە بۆ دابیم بکەی ئێمە ژمارەکەمەشمان محدودە بۆیە
لەو حاڵەتانە چ دەکەین ئیستیغلالی دەکەین کە خەڵک بەیانیان کەمتر دەردەچێتن ئێمەش ئەفسەر و کارمەند کەمتر لە داوامدادرێن لە جیاتی دایانگوازینەوە لە بۆ شەفتی ئێوارە لە بۆ ئەوەی بتوان خزمەتی هەوڵاتیان بکەن ئێمە دەبعان لەو حالەتانەش ملتەزم نینە بەکات ئێستا کاتی کە چۆن دەڵێ داوام لە سەعات 8 لە بۆ سەیە بەڵام لەو کاتان دەڵێن تاکو ئاسایی بوونەوەی شەقام ئێستاوەی لە ئیسکان واجب دەگرێتن دایم لە بۆ دەنووسێتن تاکو ئاسایی بوونەوەی شەقام یعنی تاکو هیچ کێشەیەک نامێنێتن تۆ لە ئەرک دەمێنیەوە یعنی بە سەعات نییە نا بە سەعات نییە ئەو کاتەکەیان زۆر درێژە درێژش بێتن مەجبوری وایە ئیشەکە وایە چکە لە بۆ چەند ڕۆژ ئەگەر بێت و بە بەردەوام لە فترێکی زۆر بێگومان تەحمل ناکەم بەڵام لە بۆ فترانە ئێستا لە بۆ نمونە ئێمە لە 15 ڕەمەزانڕە تاکو دەگاتە جەژن ئەو بەو شێوە دەبێتن واجباتەکە یعنی دەزانین کە خەڵک زیاتر لە بۆ خاستن کە بەرەو گەرماش دەچین خەڵک بەڕۆ زۆر کەمتر دێتە دەرێ زیاتر بەشەو دێتە دەرێ ئێمە مەجبوری لەو حاڵەتانە لەسەر ترافیک لایتەکان و لەسەر تەقاتوعاتەکان ئەفسەر و کارمەندا بنین بێزگە لە بازاڕەکانش کارمەند طبعا دۆبەشکینە سەر دوو بەش ئەوێت کودنەوە ڕێڤەبەرتیش کارتکن جێوانە طبعا باشترەشۆن ئەوێ سەرجۆ دەکارتکن جدۆهیەوەنە مەسا بەخوای ئێستا دەڵێ باشترە نا باشتر نییە بالعکس ئەوەی ئێستا حەز دەکەی سبەی ساعات هەشتی بەیانی کە ئێستا ساعات 9 داوام دەست پێ دەکاتن بەڵام لە ئێمە هەشت نوی داوام دەست پێ دەکاتن هەشت نوی بەیانی وەرە بەڕێوەبەراتی هاتووە ببینە چەند هەزار سیارە وەستاوە ئەو خەڵکە دێتن هەموو پێویست بۆ دەکاتن ئیستیقبالی کەوبی بێژوورە و ئیشی لەوە بکەیت تاکو ساعات 2 نیوی پاش نیوەڕۆ لە بەڕێوەبەراتی هاتووە خەڵک دێتن مراجعات دەکاتن ئێستاش بۆ ڕەمەزانە ڕۆژی نزیکەی 3000 هاوڵاتی دێتن دەبێت ئیشەکانیان لە بۆ ڕای بکەیت 3000 ڕۆژی نزیکەی 3000 هاوڵاتی دێت بەتایبەتی ئەو خەڵکانی کە لە شارەکانی تر دێن یعنیشێک لە دۆک دەیەک لە مووسڵ دەیەک لە سلێمانی دێتنیان لە بەسڕە دێتن لە بۆمان ئەو خەڵکە دێ خۆ ناکرێمە مەسرفێکی زۆری بخینە سەر و ئیشەکەی بڵین لە بۆ بەیانی وەرەوە ئەسڵەن ئەوی میوان بێتن حتا خەفەریات لە بۆ دادەنرێت لە کۆتایی داوامیش ئەو خەفەریاتێ ئیشەکەی ئەو تەوا بکرێت بۆ ئەوی نەمێنێتەوە لاورێر و تووشی مەسرفی زیاد عقیدەت پرسیارەکە شخصیەوە کەسیش تە بکەم هاتوچوو وای لێ کرد ببیان ڕاگەاندن کارێکی سەرکەوتو یان ڕاگەاندن وای لێ کرد بچیان ناوبواری مرۆڕ و وڵای حەزم لە بۆ ئیشەکەم حەز یعنی لە بیدایەتی من کە ملازم بووم یەک نەزمە بووم حەزم لە کاری ڕاگەاندن هەبوو ئیتر کاتێک کە فرسەتەکە هەڵکەوت من هەر لە پۆلیسی مەحەلیش بووم کە فرسەتەکە هەڵکەوت وتیان لە هاتوچۆ من خبرەیەکی ئەو تۆشم نەبوو لە مەسلەی هاتوچۆ بەڵام حەزم لە بۆ ئیشەکە وای لێ کردم ئێستا ئەوەندە دەخوێنمەوە ئەوەندە بە دوواداچوون دەکەمەوەدا تەنان دوای لە هاتۆ بڵین لە هەندێک شوێن وەکو شارەزایەکی تاوا لە بواری هاتوچۆ بانگ دەکرێم لە سەروی خەڵکانێک کرد چەندین ساڵ پێش منش لە هاتوچۆ بوون بەڵام بەڕاستی من هەوڵمدا بە بەردەوام کارم لەسەرەوە کردووە شتێکی پرۆفیشنال بکەم یعنی شتێکی تازە بکەم حتا لە بەرنامەکانی تەلەڤیزیۆن کە پێشکەشم کردویان لە بەرنامەی رادیۆیی کە ئێستا لە رادیۆ هاتوچۆ هەولێرمانێ شێوازێکی تازەمان داناوە لە بۆ نەسیحەتکردن لە بۆ هەندانی خەڵک لە سۆشیال میدیا لە سۆشیال میدیا ئێمە لە کەسێک نەیدەزانانی ینی ڕاگەاندنی هاتوچۆ چییە چۆن خەڵک تەوعیە بکرێت چۆن هۆشیاری بدرێتە خەڵک ئێستا ئێمە الحەمدولله ینی دەتوانم بڵێم ئەو تۆڕەی دامان ناوە لەوانە زیاتری خەڵک لێ مستەفید ببێت و زۆر کاریگەریشیە بۆ لەسەر خەڵکانێک وای کردووە کە لە بۆ نمونە لە سەرپێچی کردو لە تا بەحسی سەرپێچیەوە کرد بخۆ هەتێ سەر بۆ بەت سەرپێچی و شوێرکردن دی بەرسفدیەوە نە تو حتى کە چەند سەرپێچی کرینە ئەمن تقریبان سارەکەی خۆم قەدرەکان کە ساڵیانەکەم تازە کردەوە یەک سەرپێچیم لەسەر بوو سەرپێچی سیارەکەم ئەویش خۆم لێم نەخوڕی بوو لە کامیرەیدا بوو خێزانەکەم بوو کە ڕستمەکەم وەرگرتەوە وتی ئەتوبی ئەتو سەری ئەداژۆی نازم گوتم کاکەم بە مام سەبرۆکە ناسرایمە کە ڕستمەکەمان هیناوە تەمەشەمان کرد خێزانەکەم لێ دەخوڕی ڕستمەکەی دەرسی بۆ ئەو خۆشەکە لەوەدا ئەو ڕۆژی پیازشتیشی نەکرد بگوت تۆڵە خۆ بمزانی بە ڕستمەکەم لەوە جانم دەکرد ئەنام بخۆم زۆر لەو سارەی یەک ئەدیوانە پێش نام زۆر ملتەزم الحەمدولله چەندی ساڵە تووشی ڕووداوی هاتوچۆش نەبوویمەوە یعنی نەخۆم تووشی زیان بوو نە خەڵکی بەرامبەریشم وام کرد بکە تووشی زیان بێت چکە خۆی هەموو سەرپێچێک واتە ئەگەرێک دروست دەکەی لە بۆ کەوتنەوەی ڕووداوێکی هاتچۆ یان لە بۆ توژبوون بە ڕووداوێکی هاتچۆ جا کاتێک ئەو ئەگەرانە نەبێتن بێگومان توشبوون محال دەبێتن بە ڕووداوی زێدە خۆشحاڵ بین کوهین ئەفشەڵبین خودش ڕست یا ڕەبی هەر پۆڕسی بنهین و هەمی شۆفێر میری هەمی خواخواتام دات بجەمە مای 5 دقیقە ڕێککەفتنەوە هەر شەف بکەین خۆدرە خوب بخوازین شتێکی تایبەت خوا حافیزیەک ئەدەر پێشەوەی بکەین هیچ ڕووداوێت هاتنوچونێتەکە نە حادیسەت مرۆڕێتەکە نە قەزا نەکەین یا ڕەبیت پۆڕستی بنهینەمی
خو حاضر کن دام خاطر خوب خوازیم اینجا بوام دمی تمرین تقریبا 4 دقیقه تمام پاشیوا چند دقیقه پیشکش کردن ده پاشیوا خود خیر و بە کەش و هەوایەکی تایبەت و خۆش بە ئەوانەی کە لە دەرەوەن خەریکی یاری بوون یاری کەرمستانێ ئەمەچین سەردانمان کرد ئێستا بە بەرنامە تەواو دەبیت دەیخۆین هەمووی دەخۆین با کاتی ئەوان نەگرین هەکە هین پاشی وێ نەخۆن مەسەڵەن بژن با قەڵەمی سێ خورمە هێندا ئۆڤە بەخۆن و خودی قبیل کە تو سەحەتەوە خوش کە تو دیری هەمی نەخۆشیەوە بن بەتاتە ڕوونەگە خورمە ئاخیرەکەی کاکە من وەکو تەکمیلە هەموو شتە چی بکەن خوا حافیز خوا حافیز لعنة بيك فاكت خرم عمكو يلا السلام عليكم خاطر هادي چی پیک و پشتنگه پاشی بخویم ما یلا چلی هات بریا کرم کرد نام خدای لوی Serdü sücde